چیرۆکی کەمانچەژەن. نووسینی هانس کریستیان، وەرگێڕانی پیرەمێرد. پێشەکی کتێبەکە. خوێنەری خۆشەویست، ئەم چیرۆکەی لەبەردەستدایە یەکێکە لە بەرهەمە ئەدەبی بەنرخەکانی پیرەمێردی نەمر کە لە کۆتایی سیەکان و سەرەتای چلەکاندا بە شێوەی چاپکراوی هەژلاپەڕەیی لە تورکیەوە دەیکرد بە کوردی و لە چاپخانەی ژیانی سلەیمانی چاپی دەکرد و بەڵاوی دەکردەوە، تا لە ئەنجامدا کردی بە دوو بەرگی کتێب و بە ناوی کەمانچەژەنەوە پێشکەشی کتێبخانەی کوردی کرد. پیرەمێرد لە سەرەتای بەرگی یەکەمدا دەڵێ ئەمە هونەرمەندێکی ئەڵمانی نووسیوێتی. تۆفیقبەگی میرئاڵ کە مەشهورە بە تۆفیقبەگی کەرکووکی و ئەویش کووردە وەری گەڕاوەتە سەر زمانی تورکی. بەمە داوا دەردەکەوێ کە وەرگێڕی تورکی ناوی نووسەری ئەسلی یان نەنووسیوە، یان پیرەمێردی ڕەحمەتی کە وەری گەڕاوەتە سەر کوردی ناوی فەرامۆش کردووە. هەرچی چۆنێک بێ هەتا ئەمڕۆ هەموو ئەو کەسانەی کە وەختی خۆی چیرۆکی کەمانچەژەنی وەرگێڕاوی پیرەمێردیان خوێندوتەوە مەستی بەسەرهات و ناوەڕۆکی ئەو چیرۆکەن و شەیدای ئەو زمانە تەڕ و پاراوە شیرینیە کوردیان کە لە دەسەڵاتی ئەدەبی پیرەمێردا بووە و زۆر تاسەی ئەوەیان کردووە کە بزانن دانەری ئەم چیرۆکە کێیە. تەنانەت ئەو نووسەر و ڕۆشنبیرانش کە ڕێیان کەوتۆتە ئەڵمانیا و دەرفەتی مانەوە و گەڕانی کتێبخانەیان دەستکەوتووە ئەوەندەی بۆیان کرابێ سۆراغی ناوی دانەری کەمانچەژەنیان کردووە کە یەکێک لەو ڕۆشنبیرانە ئەوەندەی من ئاگام لێ و لە نزیکەوە دەیزانم دکتۆر کەمال فوادە کە ساڵانێکی دوور و درێژ لە ئەڵمانیا بۆ خوێندن بەسەر بردووە و خوێندنی باڵای لە زمانی کۆریدا هەر لەوێ تەواو کردووە. زۆر بە خولیاوە گەڕاوە بە شوێن دۆزینەوەی ناوی دانەری ئەم چیرۆکە و دەستکەوتنی چیرۆکە ئەڵمانیەکە. بۆ مەبەستە تەواو خۆی شەکەت و ماندوو کردووە، بەداخەوە نەگەیشتۆتە هیچ ئەنجامێکی دروست. هەر بەو خولیایەوە دکتۆر کەمال فواد لە ساڵەکانی حەفتادا کە لە چاپخانەکەی من سەرپەرشتی چاپکردنی ژانی گەلی دەکرد کەمانچەژەنیشی نووسیەوە و دەیویست چاپی بکە، بەڵام ڕۆژگار مۆڵەتی نەدا و نەیتوانی ئەم ئەرکە ببینێ. نەزانینی ناوی دانەری ئەم چیرۆکە شیرینە هەروە بەگرێ کوێرە مایەوە و لە ناو ڕۆشنبیرانی سەردەمی پیرەمێرد و ئەم سەردەمەدا هەتا بەڕێکەوت دکتۆر عەلی کەریم عەلی کە خەڵکی سلەیمانیە و اختصاصی لە جوگرافیادا هێناوە، لە زانکۆی بەسرە مامۆستایە و یەکێکە لە ڕۆشنبیرە ئەدیب دۆست و سەرمەستەکانی چیرۆکی کەمانچەژەن، بەڕێکەوت لە دەرەوە کتێبێکی بەردەست دەکەوێ دەڕوانێک تومت کەمانچەژەنە و نووسەرێکی بەناوبانگی دانیمارکی کە ناوی هانس کریستیان ئاندرسنە دایناوە. ئەو نووسەرە دەستێکی هەرە باڵای لە بەهرە و نووسینی ئەدەبی مناڵاندا هەیە، بەرهەمی کێزگار زۆری ئەدەبی هەیە و بە زۆر لە زمانە زیندوەکانی جیهان وەرگێڕاوە و ناوبانگی بەرزی جیهانی هەیە. لێرەشدا نامەوێ باسی بەهرە و دەسەڵاتی ئەو کوردی زانینەی پیرەمێرد بکەم، چونکە توانای ئەو لە زانینی زمان و وشە و دەربڕینی کوردی هەر تەواو ڕەسەن و خۆماڵیدا شتێکی نەک هەر شارەوە و نادیار نییە، بەڵکو وەکو ڕۆژی دەمکەلوایە. من لە نووسین و ئامادەکردنەوەی ئەم چیرۆکەدا بۆ چاپ هیچ دەستکاریەکم نەکردووە، ئەوە نەبێ کە هەندێ وشە کە بێگانن بە زمانی کوردی و لە کاروانی پێشکەوتن و گۆڕینی زمانی ئەدەبی ئەم سەردەمەی کورد بەجێماون، وشە و دەربڕینی باوی ئێستام خستۆتە جێگەیان. لە کۆتاییدا وەکو ئەمانەتێکی ئەدەبی بە نمونەی لیستەیەک دەیان نووسمەوە و دەیان خەمە بەرچاو، جگە لەوەش دەستکاری ڕێنووسەکەیم کردووە و شێوەی ڕێنووسی ئەو سەردەمم خستۆتە سەر شێوەی ڕێنووسی ئێستای زمانی کوردیمان، چونکە خوێنەری ئەمڕۆ بێوێ و نێوێ وەکو پێویست ناتوانێ چێژ لە بەرهەمە نووسراوەکانی شێوە ڕێنووسی دوێنێ ببینێ و تینێتی خۆی پێ بشکێنێ. ئەوەی کە پاڵی پێوەنام بۆ جاری دووەم ئەم چیرۆکە بەرەو ڕووی کتێبخانەی کوردی بکەمەوە سەبارەت بە چەند هۆیەک بوو کە ئەمانەی لای خوارەوەن. یەکەم بەهرە و دەسەڵاتی ئەو نووسەرەی کە بتوانێت ئەو هەموو گیر و گرفت و کێشە و بەرەیەت بۆ قارەمانی چیرۆکەکەی بەدەستی قارەمانەکەی خۆی دروست بکە. دووەم، مرۆڤ بتوانێت ئەوەندە ساویلکە و خۆشباوەڕ و خەیاڵباز بێت. سێەم، تەوژمی شەپۆلەکانی گیانی گاڵتە و گەپ و بابەتی کۆمیدی و پێکەنین. چوارەم، ئەوەندە بەتین و تاو بێت کە هەموو شتێک هەموو پەستیەک ڕاماڵێ. بەدانسقەت دانەی ماوە و زۆر لە ڕۆشنبیران و خوێنەرانی ئێستامان بە تایبەتی لاوەکان لێ بێبەشن. پێنجەم، هەموو ئەمانە و لەمانەش زیاتر ئەو بەهرە ڕەسەن و دەسەڵاتی زمانزانیەی پیرەمێرد بۆ ئێمەی کورد مای سەربەرزی و شانازی و شیرینی زمانەکەمانە کاتوانم بە دڵنیاییەوە بڵێم کە کەمانچەژەن لە ڕووی وشە و دەربڕین و زاراوە و مەسەل و قسەی نەستەق و پەندی پێشینان و حیکمەت و بەکارهێنان و داڕشتن و پتەویەوە فەرەنگۆکێکی کوردی ڕەسەن و
تەواو خۆماڵی ئەو تۆیە کە بەسەر چاوەیەکی گەش و ڕووناک و پیرۆزی زمانی کوردیماندا بنرێ. پیرەمێردی نەمر لە پاڵ شیعر و ڕۆژنامەگەری و کوردایەتی و زانستدا بە وەرگێڕانی کەمانچەژەن بەم شێوە شیرینە لەم مەیدانەشدا هەر پیرەمێرد بووە و هەر پیرەمەرد بووە. کاکەی فەلاح سلەیمانی 1979. سەرەتا هێشتا لە ئەستەمبول بووم ئەڕۆژێ ئەو مناڵانەی ڕۆژنامە ئەفرۆشم بە هەموو کۆڵاناندا ڕایە نەکرد و ئەیان قیژان چیقدای چیقدی چاڵەخچی فۆرمەیەک کە هەژ لاپەڕەیی لە ڕۆمانی سەرگوروشتەی چاڵەخچی کە ئێمە تارژەنی پێڵەین دەرچووە ئەیفرۆشن. یەکێکم کڕی و شەو خوێندمەوە زۆر خۆش بوو. ئینجا دانیشتین بە کۆمەڵ خوێندمانەوە. ئەمەندە خۆش بوو لە دڵمان بوو بە گرێ ئاخۆ سبەینێ فۆرمەی تری دەرەچێ. بەیانی فۆرمەیەکی تری دەرچوو کڕیمان. شەو هەمومان کۆبووینەوە و یەکێک ئەی خوێندەوە و ئەمەندە پێیەکەنین مەپرسا. ئەم کتێبە لەبیرم مابوو تا پێرار یادی بەخێر عەلیدایی کاتبی خەزێنە بوو. لیستی کتێبی فرۆشتنی کەرکووکی پێنیشاندام. چاڵەخچی تیا بوو. زۆرم لا خۆش بوو کڕیم. شەوی زستان بە کوردی ئەمان خوێندەوە. مناڵ و مەزن بە چەشنێ دڵیاندایە لێ تێر نابوون. ناحقیان نەبوو. ڕۆمانەکە زۆر خۆشە. لە ئەوروپادا تەنها پولدەقوق بەناوبانگە بە حیکایەتی گاڵتە و گەب لە ناو تورکیشدا حسێن ڕەحیمی لەم چەشنە گەپانەدا لە پولدەقوقی تێپەڕاندووە. بەڵام ئەم ڕۆمانە لە هەموو ئاساری ئەوان خۆشتر و بەنرخترە. هیچ پەردە بیرونانەی تیا نییە. سەراپا پێکەنینی لەسەر خۆ بە ئەدەبە. ئەمە هونەرمەندێکی ئەڵمانی نووسیوێتی تۆفیقبەگی میرئاڵ کە بەناوبانگە بە تۆفیقبەگی کەرکووکی و ئەویش کووردە وەری گەڕاوەتە سەر تورکی. بەڵام تورکیەکەی ئەم لە شێوە ئەڵمانیەکە شیرینترە. چەند ئەمویست منیش بیکەم بە کوردی. زاتەن ئەو تۆفیقە کە کردوێتی بە تورکی دیسان کووردە تا ئەم ساڵ بۆم نەدەکرا. هەتا چەندێک مستەفای خوشکەزام خەریک بوو. با خەریتەزانی هەندێکیشی تەرجومە کردەوە. بەڵام ئەشکال و ئەژغال مەیدانی نەدا. ناچاروا خۆم دەستم پێکرد. ئێمە دوو تۆفیقێکیش لەخوا پیرەمێرد. ئەلفرێد مۆلەری کەمانچەژەن. لە ئالیەتی باوێرە لە دەیەکی بچووک لەدایک بووم. باوکم جوو تێگای هەبوو. فەلاحەتی پێوە دەکرد. داخی ئەوم لە دڵایە کە دایکی خۆم نەدیوە. بەسەر منەوە چووە. باوکم هیچ ناوی لای من نەدەهێنا. بەڵام وەکو خەڵکو خوا بۆیان دەگەڕامەوە. ژنە لادێیەکی باش بووە. باوکیشم لەوانە نەبوو خۆ بداتە مناڵ. تەپاڵی گاکانی لە مناڵ خۆشتر دەویست. ئەوەندەی ئەو منی نەدەویست. منیش ئەوەندە لە شاخی گاکانی ئەو بێزار بووم. بەڕۆژ لی دەگەڕام تا ئەو دەچوو بۆ جوود. لەگەڵ دوور دەکەوتەوە. لە خوار دێوە داربەڕوویەکە بوو. دەچووم لەژێر سێبەری ئەودا ڕادەکشام. لەگەڵ وەکو سەرین جێیەکم بەرز دەکردەوە. سرم دەکردە سەر. یان لە قیدارەکانم دەژمارد یان ئەو مێشانەی کە پێمەوە دەنیشتنەوە. ڕاهات بووم. دەمزانی لە قیدارەکان چەندە. بەڵام حسابی مێشم پێ ڕانەدەگیرە. تەرحم نەدەزانی. ئێواران دەهاتمەوە گاجووتەکانم بۆ باوکم ئاو دەدا. خۆشمش لە ساوەرێ هەنجیرە وشکێ قنجکە باسوورمەیەک نانەڕەقێک هەرچێکم دەست بکەوتایە ئەم خوارد و شوکری خوان بە ناچاری ئەکرد و لێ نووستم. هەندێک جارە چوومە کڵێسا. قەشەیەکی زۆر چاکمانە بوو. خوا کاری ڕاست بێ فێری خوێندن و نووسینی کردم. ژنەکەشی کەمانی چاکی لێدا. خستیمە سەر خولای کەمانچەژەنی. خوا ژوای بۆ کردبووم. لە باتی هەموو هونەرێک کەمان چاک لێ بدەم. دەنگیشم خۆش بوو. خۆشم لە خۆم نەگەیشت بووم کە لەم پیشە پەسەندەدا ئەمەندە بەکارم. بەڵام تا گەیشتمە 18 ساڵی بەبێ کارڕام بوارد. ڕۆژێکیان باوکم لێم تووڕە بوو. دەری کردم. سوێندی لێ خواردم. جارێکی تر پێنانێمەوە بۆ ماڵەیە. زانیم بەڕاستێتی تورەکەیکی پینەکراومان بوو. باوکم تۆی تێدا دەبردە سەر جوود. ئەوم پڕ کرد لە نانەڕەقی کوتن و هەندێ هەنجیرە وشکە و لەتکە هەرمێ و قنجکە باسوورما. کەمانەکەشم کە پولە پولە لە باوکم دزی بوو. کەمانێکم پێکەڕی بوو. ئەمانم هەمووی لە خۆم بەر کرد و یەڵڵاویە ڕوحڵڵا لە ماڵ هاتمە دەرێ و ئاوڕم نەدایەوە. قوڵپی گریانم دەهات. نەمەزانی ڕوو بکەمە کوێ. تا ئەو تەمەنە لە سنووری ماڵان بەولاوە هیچ کوێیەکی تر و هیچ ڕێیەکم نەدی بوو. چوومە سەر شەقامی گەورە.
ڕۆیشتم، جا نازانم چەند ڕۆیشتم. دێتەوە یادم خاو و شلک بووم، هێزم تێدا نەما. بەردێکی گەورە لە کەنار ڕێدا بوو، چوومە سەر بەردەکە و لێی دانیشتم. هەندێ نانە ڕقم دەرهێنا و دزگی خۆم تێر کرد و دەستم کرد بە کەمانچە لێدان. ئاهەنگێکی خۆشی ئیتاڵیم گرتەبەر، ئەوم لێدا. جا نازانم چەندم ڕابواردووە لە پڕدەنگی عارەبانەیە کات. گەیشتە ڕاستی من و وا دەرکەوت کە لە دوورەوە گوێیان لە دەنگی من و کەمانەکەم بووە و لە بەردەم مندا ڕاوەستان. منیش خانەدانانە وەکو پرەنسیپێک بە فیزێکەوە هەستام تەماشام کرد. عارەبانەیەکی لاندووی زۆر گەورە کە جێی 8 کەسی تێدا دەبێتەوە و 4 ئەرباگیری تێبەسراوە. لە پێشەوە عارەبانچێکی پۆشتە و لە دواوە 2 ئافرەتی نازدار، یەکێکیان زۆر جوان و تازەکرد، ئەویتر ئافرەتێکی قەیرا. ئافرەتە کەڵەگەتەکە ڕەنگێکی سوور و سپی و پرچزەردی چاوشین، تازە کچەکەش یەکسەر وهاتە پێش چاوم کە متقەن ئەمە پەری ئاسمانە، ئەمەندە جوانە. نەپڕژام تەماشای سیمای بکەم کە ئەمە ڕەنگی چییە و چاوی چۆنە و برۆی چۆنە و دەمی چۆنە. هەر ئەوەندە بە شوعلەیەکی نورم زانی. زاتەن من تاو دەمە نەمزانیوە ئافرەت چییە، وامەزانی وەکو مانگا ژنەکانی دەی ئێمە بۆ گەوەڕماڵین و نان بە تەپاڵەکردن و مناڵ بەخێوکردن و دەغڵ هاڕین مەکینەیەکن لە ئێسک و پێز دروستکراون. چوزانم تووشی یوا دەبم، بەجارێ جنسی لەتیفم پێ ناسێنێ. من هەروە وا قمڕما. تەڕپیر لە پەنجەرەی عارەبانەکەوە سەری کێشا. هەندێک جریوەی لێهات، لە زوبانەکەی نەگەیشتم. پێکەنی منیش تووڕە بووم، هاتم بڕۆم کەچی کچەکە بە شێوەیەکی شیرینی ئەڵمانی لێی پرسیم: ئەفەندی بۆچی تۆ ئەڵمانیت؟ وتم بەڵێ خان مەکەم. ئەو وتی ئەفەندی گوێمان لە دەنگی کەمانەکەت بووە، زۆر خۆشت لێیەدا، ئێستا بۆ کوێیەتی؟ من وتم ئەگەر ڕاستت پێ بڵێم خۆشم نازانم. ئەو وتی چۆن بەڕێدا ڕۆی، نازانی بۆ چ جێیەک دەچی؟ من وتم دەژڕۆم و ناشزانم ڕوو لە کوێ دەکەم. ئەو وتی کەوا بوو فەرمو لەگەڵ ئێمە وەرە کە نازانی بۆ کوێ دەچیت. منیش وتم بۆ ئەمە قیسمەت لەم سەرڕێیەدا داینام، لە خزمەتدام، سوار بم؟ ئەو وتی بەڵێ سوار بە. لە پشت عارەبانەکەەوە جێی خزمەتکار بوو، خۆم هەڵدا و سوار بووم. عارەبانچی قامچی ڕاکێشا، وڵاغ کردیانە چوارناڵە. هەر ئەوەندە نەما بۆ شەپقەکەم بابی بە. لە خۆشیانە باکم نەبوو، 2 سعاتی ما بوو بۆ ئێوارە چۆن بچمە سڵاوی. زۆریشم پێ گران بوو، هەروە لێی خوڕی تا ڕۆژ ئاوا بوو. ئەو جێگەی دواوەی عارەبانەکە کە بۆ خزمەتکار کرابوو، جێی 3 کەسی بە تێر و تەسەلی دەبەوە. لێ ڕاکشام، توورەکەی نانەکەم نایە ژێر سەرم. جارجار لە دێوە چەتوتم دەچنیەوە و سەبیلێکم پەیدا کرده بوو. بیرم کەوتەوە، دەستم لە باخەڵم کوتا، سەبیلەکەی تیا بوو. وتم با سەبیلێک بکێشم، توتنم پێ نەما بوو. جا ئینجا چی بکەم؟ خۆم عارەبانە چییە؟ ئەوەندە تووڕە و نەگریسە، ئاوڕێکی لێ نەدامەوە و چاکوچۆنێکی لەگەڵدا نەکردم. کەوتو بۆ کڵێشەمەوە، سەبیلێک بادەم. لە دڵی خۆمدا وتم سواڵی توتن عەیب نییە، بۆیە وتم عارەبانە چی توتنت لا نییە؟ خوستی لە خۆی بڕی و نقەی نەکرد. وامزانی کەڕە، گوێی گرانە. لە تەسێوێکم تێگرت، بەرسەری کەوت و ئاوڕیدایەوە، بەدەنگێکی گڕ و لوتێکی منگەوە بۆڵەیەکی کرد. وتی کابرا چیت لێبەر دەبێتەوە؟ وەختا بوو شەپقەکەم بخەی. وتم توتن. وتی توتن چی لێ دەکەی؟ منیش وتم ماشەڵڵا لە عەقڵ و کەماڵت نازانی توتن بۆ چییە؟ ئەویش وەڵامێکی ناشرینی دامەوە. وتی دیارە زۆر نەفامی. منیش وتم لە تۆش نەفامتر. ئێمە گەیانمانە ئەم تێکەڵیە، خانمەکەم تێی خوڕی. مۆرینۆ بێدەنگ بە. عارەبانەکە ڕاگرا. خانمەکەم بە منی وت ئەفەندی فەرموو دابەزە. خۆم فڕێدایە خوارەوە، دەرگای عارەبانەکەی کردەوە و وتی وەرە ژوورێ. لەو کەیفەدا کە چوومە ژوورێ، لە تەنیش خانمەکەوە دانیشتم. بە توانجەوە سەرێکی کابرای عارەبانچیم کرد، هەنگڵ هەنگڵ ئاوسا. بە کەماڵی ئیشارەتەوە شەپقەکەم داگرت و ڕووم کردە ئافرەتەکان. وتم ئێوارەتان باش، قاقا پێکەنین. ناویان پرسیم، فەرمووم ئالفرێد مۆلەر ئەفەندی. خانمەکەم وتی ناوەکەت چەند خۆشە. وتم بەڵێ خۆشم دەزانم کە ناوێکی زۆر خۆشە. وتی تۆ گۆرانی بێژی؟ وتم نەخێر، هەروە بۆ کەیفی خۆم کەمان لێدەم. ئەو وتی هیچ سەنعەتێکی تر نازانی؟ وتم نەخێر،
بەڵام وەکو ئێوە ناونیشانی من دەپرسن کە من لە دێدا هەموو کەس دەمناسێ، ئەگەر منیش لە ئێوە بپرسم کە نەناسراون ئەی بەیاننا. تەڕپیر دیسان پێکەنی، بەڵام خانمەکەم فەرمووی نەخێر عەیب نییە، ئەو سارنیار بیتۆ، منیش میکائیلا قورتاسس. من وتم چۆن هەر ئاوا ئەم ناوە ڕووتانە و هیچی تر. من ڕاهی پێی وتبووم لە ئەوروپادا هەر بنەماڵەیەک کە نەختێ ناسراو بێ لە پێش ناوەکەیانەوە یان دوو یاخود فۆن با لەقەب ناو دەبرێن، یان حەزرەت یا جەناب یا ئاغا فڵان. دەبوایە مادەم کە سواری عەرەبانە بوون و عەرەبان چیوا بە فیز و تووڕەتان هەیە لەقەبێکتان هەبوایە، خۆشتان نەتان بوایە بتان خواستایە تا لەم ڕێوبانە هەموو کەس شەرمی لێ بکردنایە. خانمەکەم زەردەخەنەیەکی ناڕەزایی کرد و وتی جەنابی ئەفەندی، تکایەکم هەیە، ئێمە وا بووین بە هاوڕێی یەک، وا ئەوەندە ناونیشانی خۆمان هەڵدا، لەوە زیاتر جارێ مەپرسە تا خۆمان پێت دەڵێین دوایی یەکتری دەناسین. ڕاستیەکە ئەمەیە کە نیوە هەڵکاڵانێ بوو، منیش کەمێ تووڕە بووم، خۆی ئەژگار ئەم هەموو تێکەڵیەمان بەبێی ناڕابوارد. ئەوەندە ئەم جووتە ڕێز نازانن، کیسە تووتنەکەیان بخەنە بەردەمی من و بڵێن فەرم و سەبیلە تێکە. هاتم بە کوردی داوای تووتنیان لێ بکەم، دوایی وتم بابە نەزاکەتم پێ خۆشترە. سەبیلەکەم هێنایە دەرەوە و وەکو بلوێری مناڵان کە لە قوڕی سپی دروست دەکرێ فووی پیادەکەن، وەکو دووزەلە دەنگی لێدێ. فیکەیەکم پیا کرد. تەڕپیر وتی حەو بلوێرژەنیش دەزانێ، اینجا تەواو خەست بوو. بە تووڕەیەوە وتم نەخێر بلوێرژەن نیم، بەڵام سەبیلەکەم تووتنی تێدا نییە، داوام لە عەرەبانچیەکەتان کرد نەیدامێ. وا بە ئیشارەت سەبیلەکەم خۆی داوای تووتن دەکا، ئێوەش گوێی نادەنێ چی بکەم بەبێ تووتن. سارینا دیسان تا هێزی تیا و بەدەنگێکی بەرزدایە قاقای پێکەنیم. خانمەکەم وتی تۆ زانی ئەوروپایی دۆفۆنیان هەیە، بۆچی نازانی ئافرەت تووتن ناکێشن؟ من وتم حەو ژنانی ئێمە لە پیاو زیاتر تووتن دەکێشن، هەموو جارێ کلکی سەبیلەکانیان دەخەنە گوێچکەی مناڵان و لەسەرەوە فووی پێدا دەکەن، گوێیان قانگ دەدەن. ڕەنگە پورە سارینا بزانێ، هات بە مێشکمدا کە دابەزم سەری خۆ مەڵگرم. خانمەکەم وتی ڕاوەستا بزانم لە چی وا سەغڵەتی. من وتم یەکەم لە عەرەبانچیەکەتان کە زۆر چروکە سەبیلێ تووتنی لە پێش چاوە، دووەم لە پێکەنینی تەڕپیر، سێم ئەوە گەریمان خۆتان تووتن ناکێشن، ئەی نەدەبوو بۆ میوان تووتن لەگەڵ خۆتان دابێنن. لێرەدا دیسان تەڕپیر هەڵیدایە وتی ئێمە سوزانین لە ڕێ بە خزمەت لیاکێشێکی وەکو تۆ دەگەین. بەم هەڵتێ قوتانە وازی نەهێنا، دیسانەوە پێکەنینە ناموبارەکەکەی دەست پێکردەوە و بە زۆر خانمەکەشم هاتە پێکەنین. خوایە بە قوربانت بم، بە پێکەنینی میکائیلاش دەڵێن پێکەنین و بە قەڵپەقڵپی تەڕپیری شەڕ دەڵێن پێکەنین. چاریشم نییە، ئەوە وتمان لە عەرەبانە هاتمە خوارەوە، بەم شەوە تاریکە بۆ بکەمە کوێ، لەم دارستان و جەنگەڵ و بیابانەدا چی بکەم؟ هەر دڕندام خوا. لە دڵی خۆمدا بڕیارمدا کە ئەوان پێکەنین هیچ سەغڵت نەبم، منیش هێهێ وەکو جوانووی ئەسب بەحیلێنم. هەروە لەبەر خۆمەوە لێکم دەدایەوە، ماتەمینی دایگرتە بووم. خانمەکەم لی پرسیم ئەوە مۆلێر ئەفەندی چی لێگەدەیتەوە؟ نیوەی 1500 من وتم چی لێ گودەمەوە؟ بێتووتنیە. باشە تووتنت لە مۆرینۆ بۆ ئەسەنم، بەڵام نابێ لای ئێمە سەبیل بکێشی. هەڵسە بسۆرە لای عەرەبانچیەکە پێی دەڵێن تووتنت باتێ. ئەمەم زۆر پێ ناخۆش بوو. من گاڵتەم بە عەرەبانچیەکە کردووە، ئێستا بچم لای دانیشم سەرێ تووتنم بداتێ. ڕوون کردم میکائیلا وتم خانمەکەم من لێرە ئێوە ناڕەحەت ناکەم، کە سەبیلەکەم تێکرد سرم لە پەنجەرەکەوە دەبەمە دەرێ، دووکەڵەکەی دەدەمە دەمبا. دیسان تەڕپیر هەڵیدایە وتی ئەفەندی میکائیلا کە ئەمەندە تۆی خۆش دەوێ، تۆ بۆچی ئەمەندە سەغڵەتی ئەەکەی؟ ئیتر نەیهێژ وەڵام بدەمەوە. بانگی کرد مۆرینۆ، ڕاوەستا عەرەبانەکە ڕاگرا. بەمنیوت فەرموولای مۆرینۆ هەتا توانی سەبیل بکێشە، بەڵام ئاگادار بە لە پشتەوە دووکەڵمان بۆ نەیە. بێدەسەڵاتیە و لە دابەزینیشدا ترسی گیان. ناچار چوومە لای عەرەبانچی بۆ سەرێ تووتن، ئەم پەتپەتێنم بەسەر هات. تووتنم لێبوو بە دانەگەرمەکەی حەزرەتی ئادەم. اینجا وتم عەرەبانچی من بۆ سەبیل کێشان هاتوومەتە لای تۆ، وا نەزانی دەرکرابم.
عەربانچیەکە کیسە تووتنەکەی فڕێدایە بەردەمی من و وتی نەخەڵەتابی لەسەرێ زیاتر تووتن دەربێنی. کەوای وت اینجا کەوتەوە خەیاڵم کە چنگێکی لێ بدزم. ئەگەر وای نەوتایە ئەوەم بە خەیاڵا نەدەهات هەتا گرتی سەبیلەکەم داگرت و چنگێکی شملێ کردە بەرباخەڵم و کیسەکەم بۆ فڕێدایەوە. تەماشای نەکرد، کردیەوە بە قەدیا. ئەوە تووتنم دەستکەوت و سەبیلم تێکرد. اینجا ئاگر لە پێ پەیدا بکەم. ئێستا بەم هەزار حاڵەت تووتنم لە عەرەبانچی سندووە. داوای ئاگریشی لێ بکەم، دێ بە گژمە. چی بکەم چاکە؟ وتم با داوا لە سارینا بکەم. ئەگەر خۆشی نەیبوو ئەو بە عەرەبانچیەکە بڵێ ئاگرم دەداتێ. وەرگەڕام و بانگم کرد. سارینا خانم، لە سایی تۆ تووتنم دەستکەوت، بەڵام ئاگرم دەست ناکەوێ. لەم ئەلقاب و فەساحەتەی من ئەم جارە بە خۆشی و خۆشیەوە پێکەنی. بەڵام خانمەکەم بە قاقاوە وتی لەم ئیحتراماتە بەشی ئێمەیتیا نەبوو. وتم تۆ بەبێ ئەلقاب جوانی بێ ئارایشت و سارینۆ تووڕە بوو. وتی کەوابێ من ناشیرینم، تۆش سەبرت بێ، سەبیلەکەت ڕاگرە، بەیانی دەگەینە یەک لەوێ ئاگری بخەرە سەر. میکائیلا بانگی کرد وەستا مۆرینۆ ئاگرێ بدە بەک. عەرەبانچی خودگیری نەکرد، قوتوقاوی دامێ و سەبیلم دا ئیرساند و لنگم نە ئەسەر لنگ و باوکم لەکوێیە سەیری ئەم هەموو گەورەیەم بکە. نیوەی سەعاتێ سەبیل دەوامی کرد. ئینجا فتم کرد و هەر چاوەڕێ بووم بانگم کەنەوە ئەو دی و دەنگ نەبوو. ئینجا توورەکەکەم نەئەژێر سەرم و بۆی کەوتمە کنگەخە و سانازانم چەند نووستم لە پڕێکە عەرەبانە بەجارێ هەڵبەزیەوە و وامزانی لە توپەت بوو کە خەبەرم بۆوە تێفکریم عەرەبانچی نووستووە. میکائیلا بانگی کردووە بۆ خەبەری نەبۆتەوە. اینجا من بانگم کرد، دیسان هەڵنەستا. میکائیلا گوێی لە دەنگم بوو، بانگی کرد ئالفرێد ئەفەندی، خوا ئەو ماندووە هەڵی مەسێنە، خۆت بزانە عەرەبانەکە ڕەوڕەوەکەی نەشکاوە. بازم دایە خوارێ تێفکریم عەرەبانەکە هیچی لێ نەهاتووە، بەڵام وڵاغەکان وەستاون. منیش بە فرسەتم زانی قاچێکی مۆرینۆم گرت و ڕام کێشا لەپڕ خەبەری بۆوە. زۆر تووڕە بوو. وتی بۆچی من سەگم لاقم ڕاکێشی؟ ئەو تووڕە بوو من تووڕە بووم. لەو دیوە میکائیلا بانی کرد مۆلەر ئەفەندی سەرکەوەرەوە جێی خۆت. منیش وتم باشە، بەڵام خۆ من لە سەبیل کێشان بوومەوە، گوێی نەدامێ. وتی جارێ بچۆرەوە شوێنی خۆت. چارم نەما، کلکم بە خۆم ئەگرت و سەرکەوتمەوە لای عەرەبانەچی. سانازانم چەند سەعاتێکی تر ڕۆیشتین. هەموومان بەجارێ خۆمان لێکەوت بوو. من کە چاوم کردەوە ڕوانیم وڵاخەکان وەستاون. لە شوێنێکدا بندارستان و سێبەری شاخ و درەختەکان دنیای تاریک کردووە. شەوقی چرای عەرەبانەکە بەردەمی وڵاخەکانیش نابینێ. پیرەژنان حیکایەتیان بۆ کردبووم کە لە جەنگەڵی وادا دێ و پەری و جنۆکە و دڕندە هەیە. سامم لێ نیشت. لە پێش چاوم جەردە و دێوە ڕۆن، وەکو گوێم لە دەنگی پێی زەلام بێوا بوو. هێز لە ئەژنۆما نەما. شەوقی چرای عەرەبانەکە کە بەردەمی وڵاخەکانیش نابینێ. پیرەژنان حیکایەتیان بۆ کردبووم کە لە جەنگەڵی وادا دێ و پەری و جنۆکە و دڕندە هەیە. سامم لێ نیشت. لە پێش چاوم جەردە و دێوە ڕۆن، وەکو گوێم لە دەنگی پێی زەلامێ بوا بوو. هێز لە ئەژنۆما نەما. لە پڕێکدا گرمەیەک وەکو پژمەی جانەوەرێک پەیدا بوو. من کەوتمە خوارێ. لە زرمەی من عەرەبانچیەکە خەبەری بۆوە. تێڕاخۆریم کوڕەکێی. هاوارم کرد وەستا مۆرینۆ. منم. وتی بۆچی کەوتووی؟ وتم 15 هەنگاو لە بەردەممانە دەنگی پێی زەلامم بیست، پژمەی جانەوەرێک. عەرەبانچیەکە قاقا پێکەنی وتی خوا حەقە پاڵەوانی چاک و دلاوەری بەجەرگی. لە پژمەی ئەسپەشەکە کەوتوویتە خوارێ. لەم گفتوگۆی ئێمەدا میکائیلا خەبەری بۆوە. باینی کرد ئەوە چییە؟ مۆرینۆ لە پێش مندا وەڵامی دایەوە وتی خانم ئەفەندی ماشەڵڵا پاڵەوانە، ئەمەندە ئازایە لە پژمەی باگیر کەوتۆتە خوارێ. ئەم پلارەی عەرەبانچیەکە کاری کردە جەرگم، بەڵام هێشتا ترسم بەسەر نەچوو بوو. لە دڵی خۆم داوتم ئێ بابگەینە شات و ترسم نەمێنێ، خۆ مەزانم چی پێیەکەم. میکائیلا وتی ڕەنگە لە خەودا ترسابێ قەی ناکە. من وتم خانمەکەم من لەوانە نیم بترسم، مۆرینۆ درۆ دەکا. من وا تێگەیشتم مۆرینۆ درۆزنی پێ ناخۆش بوو. قامچی بۆ وڵاخەکان داوەشان، دەویست تێم بگەیەنێ کە منی ژوا دەداتە بەر قامچی. لە تاو قامچی وڵاخ کەوتنە لۆقە و
منیان بەجێ هێشت. بانگم کرد هەی لە ڕێی خودا بەجێ مەهێڵن. عەرەبانچی وتی قەینا نەختێ پێڵگرا بۆ بەیانی دەمانگەیت هێ. ناچار ڕام کرد خۆم گەیاندە پەنجەرەی میکائیلا. بانگم کرد بەجێم دێڵن. سارینا وتی بەخوا بۆ بەجێهێشتن باشی، بەڵام ئەگەر بەجێ بمێنی من پەکی پێکەنینم دەکەوێ. بڕۆ سوار بە و عەرەبانچی ڕاوەستاند. اینجا کە ترسی بەجێمانم نەما خۆم کوتایە بەردەمی خانمەکەم و وتم تۆ دەرباری من زۆر بەڕەحمی، من کە کەوتمە خوارێ هەموو لەشم تێک شکاوە، تخوا ئیتر من مەنێرە لای عەرەبانچی. ئەو وتی فەرموو وەرە لامان سوار بە، خۆ ماویشتە عەرەبانەکەوە. وتی سەبیلمان لا ناکێشی. وتم ئیتر تۆ بەبێ حەز دەکەی بێجگاری تووتن ناکێشم. وتی نەخێر، خۆ هەمیشە لە ڕێوبان نابین، لە شاتوەکەدا دەتوانی سەبیل بکێشی. من وتم بۆچی لە شاتوو لە یەکتری جێیابینەوە؟ دیسان سارینا هەڵیدایە وتی خۆمان حازرەکەین کە گەشتی نەشاتوو میکائیلا لە پڕونس لە ئالفێرد ماراکەین. هەرچەندە کە شەرمەزاریش بووم، ئەمما ئەم گاڵتەیە بووە مایی هیوە و ئومێد و ئیتر چەسپێکە لەمەوە. میکائیلا بەرەکەتیدا پێکەنی شەرمەکەم بەسەر چوو. ئیتر بە عەرەبانچی وت مۆرینۆ نەختێ گورج و گۆڵ لێخوڕا، زوو لەم ئورمانە دەربچین، قامچی کێشا ساهەروا ڕۆیین تا ڕۆژ بۆوە بەڕاستی گزنگی هەتاو لەو دەمشاخ و لە کەناری جەنگەڵستانی ئۆرمان زۆر شاعیرانە بوو. هەندێکی تر ڕۆیشتین گەیشتینە شوێنی جۆگە ئاوێ، هاڕەهار دەڕوا، ڕوو دەکاتە دەشتی میرگوزار و لالەزار، لەوێ دابەزین. مۆرینۆ وڵاخەکانی کردەوە و ئاوی دانێ و ئالیکی بۆ دانان. خانمەکەم وتی ئەفەندی برسید نییە. من وتم ئارەزووی ئێوەیە. لەسەر ئەو چیمەنە مۆرینۆ سفرەی ڕاخست و سفرەیەکی شاهانە بانگم کردمە سەر سەفرە. ڕام کرد چوم تورەکەی نانەڕەقەکەی خۆم هێنا و دەرم کرد و بەجارێ هەڵم ڕشتە سەر شەکلەمە و کفتە و بریانیەکە. سارینا ئەو دەشتەی پڕ کرد لە قاقای پێکەنین. من زۆر تووڕە بووم. وتم من بە سوالکە دەزانی؟ خانمەکەم فەرمووی تووڕە مەبە، سارینا حەز دەکا لەناو ئەم دارستانەدا قاقا بەجێ بهێڵێ. لە نان خواردن بووینەوە. میکائیلا بە خەمێکەوە وتی اینجا ئەگەر لوتف بفەرمووی ئێرە جێگەی کەمانە. ڕام کرد کەمانەکەم هێنا و وتم چی ئارەزووی دەفەرمووی؟ وتی ئەگەر بەستەی هیجرانی بەناوبانگی لوجی بخوێنی زۆر مەمنون دەبووم. خوا و ڕاستان من خۆم زۆر ئەم بەستەیەم لا خۆش بوو، چاکیشم لێ دەزانی. عەینەن هیجرانی کوردی، بەڵام گلەیی لە بێوەفایی یار بەم هەموو پەژاری خۆمەوە. کەمانەم هێنا ئێوە وەیلا و خۆشم بە ڕۆڕۆ ئەو بێشەیەم زرینگاندەوە. کاتێ ڕوانیم خانمەکەم ڕووی کرد بۆ بلاوە و دەستەسڕێکی ئاوریشمی بەدەستەوەیە و چاویە سڕێ. زۆر پەشیمان بوومەوە. وتم ئیتر ئەم مقامەی بۆ ناڵێم. قاوەڵتی و گۆرانی ناو دارستان بڕایەوە، سواری عەرەبانە بووینەوە. اینجا قەدرم زیادی کردەبوو، تەنانەت مۆرینۆی عەرەبانچیش بە خۆشەویستیەوە دەیڕوانی من. اینجا عەرەبانە بەسەر شۆسەیەکی ڕێک و پێکدا هەروە لە خۆ ئێوەقل دەبێتەوە، بێخشە و خرپە دەڕۆی. منیش لە نێو عەرەبانەکەدا بەرامبەر خانمەکەم دانیشت بووم. تاوتاو بە ڕێزێکەوە تەماشای چاویم دەکرد. بەم لادی هیچ نەزانی خۆمەوە خەم و پەژاری ئەکەم لە چاوی عادی. لە بەختی خۆی ناڕازی بوو. بەخوا ئەو چاوە گەشانە بە ماتمەوە هێندە جوان بوو، نیونیگاهێکی جەرگی ئینسانیە بڕی. ئینسان لە شیرینی ئەندامی زیاتر عاشقی شێوە و ئەتواری ناسک و کیباریە بوو. خەیاڵم دا بۆ حاڵی ئەو، منیش ماتی و ماتەمی گرتبوومی. خەوم لێ کەوتە بوو کە خەبەرم بۆوە تاریک بوو، شەو بەسەردا هاتبوو. خانمەکەم فەرمووی دیارە لە عەرەبانەدا ماندوو بووی، وا منت بیر چۆوە و تێر نووستی. من وتم زۆر شەرمەزارم کە جێگەیەک تەشریفی تۆی لێبێ من بنووم، لە خەوکەشدا هەر لە خزمەتی تۆدا بووم. ئەمە خوا ئاگای لێیە زۆری لا خۆش بوو. بە درۆشی نەخستمەوە. ئەنجا لێم پرسی قوربان زۆرمان ماوە بۆ شاتوو؟ ئەوتی بڕوانە لە پێشمانەوە ڕووناکی چرا بینی. ئەوە دەیەکە بەناو ئەو دەیەدا تێپەڕین. نیو سەعات لەو دەیەوە
بەو لاوە دەگەینە شاتوەکەی خۆمان. من لە خۆشی ئەمەدا بووم کە ئیتر لە سەفەری ناو عەرەبانە دەردەچین و دەگەینە مەنزڵ. کەچی تەڕپیر وتی ئەوە میکائیلا دڵخۆشی دەداتەوە، هێشتا زۆرمان ماوە، نەختێکی تر دەگەینە سەر پردێکی گەورە، ئەو پردە نیوەی ڕێیە. زۆری نەما بوو باوەڕی پێ بکەم، بەرەکەتی دا خانمەکەم فریام کەوت. وتی باوەڕ مەکە، هێندەی پێنەچوو بە دەنگێکی ڕەوڕەوەی عەرەبانەکەدا زانیم گەیشتوونیتە سەر پردەکە. ساپەیە تێپەڕی بووین یا تێنەپەڕی بووین. مۆرینۆ بە دەنگێکی مەردانەوە بانگی کردە پێش خۆی، کوڕەکەی. عەرەبانە ڕاوەستا و ڕوانیم لە هەردوو لای پەنجەرەوە هەردوو دیوی عەرەبانەکە دوو سەرزلسەریان کرد بە ناو عەرەبانەکەدا، دوو کە لە کوڵکنی جەهەنەمی ناوچاوان گرش. یەکێکیان دەستێکی هەڵبڕی وتی مەجوڵێن. کەوای وت ئەمەندە ترسم لێ نیشت ئەو شەوە کە لە پژمەی بارگیرەکە کەوتمە خوارەوە. لە چاو ترسی ئەم شەومدا جەژم بوو. لەگەڵەوەشدا چونکە چاوم لە چاوی خانمەکەم بوو، هاتم وەکو پاڵەوان بێمە مەیدان. بانگم کرد چیتان دەبێ؟ گوا سەرڕێ بە ڕێبواران دەگرن. یەکێکیان وتی تۆ کەی پیسی مردار، ئەوەندە لە خۆتا شک دەبیت بیت بەگەش ئێمەدا؟ میکائیلا بە منیوت تۆ دەنگ مەکە، خۆی مەردانە دەستێکی نایە کەلەکەی و بەرز بەوە. ڕووی کرد لە کابرا وتی بە من بڵێ چیت دەوێ؟ کابرای جەردە بە شێوەیەکی چوختیانە و بێعارانە وتی ئۆ جەنابی خانمە بچووکەکە، وا بە توندی نا، نەختێ بە هێواشی. ئێمە سێ کەسین هاتووینەتە سەر ڕێت، بەشی گوزەرانی 15 ساڵمان بدەرێ، داوێنت ماچ دەکەین و دەڕۆین بەڕێی خۆمانە. وتی ئەی ئەگەر نەبێت چی دەقەومێ؟ وتی ئەوسا خۆت دەزانی، ئەو باڵتان بە ئەستوی خۆتان. کە زانیم خانمەکەم هاتۆتە زوبان و تون بووە، منیش لە دوا ئەوە وتم ئاغا بۆچی خەڵک کۆشوو کردە بۆ ئێوە دەکەن؟ تا بیدەن بە ئێوە وا پێت دەڵێم دەڕۆی بڕۆ، نەڕۆن پەلت دەگرم دەدەمە دەست پۆلیسخانە ناوەجاخ. کابرا کە ئەمەی بیست دەمانچەکەی ئاڕاستی ناوچاوانم کرد. ئەوی تریان کە لە پەنجەرەکەی ئەو لاوە سەری هێنا بۆ ژوورەوە، ڕوانیم هیچی بەدەستەوە نییە. لەوە دڵنیاییم پەیدا کرد کە هیچی پێ ناکرێ. لاوری ئەوەدا بووم ئەمیان چەک بکەم. قوتوو پڕ پەلاماری دەستی دەمانچەکەیمدا، پەلیم گرت و بامدا. دەمانچەکەی لەدەست کەوتە خوارەوە ناو عەرەبانەکە. ڕەفیقەکەی لەو دیوەوە سەری تەواو هێنایە ژوورەوە تا دەمانچەکە هەڵگرێ. ڕوانیم ئەو میکائیلا نازک و نازدارە وەکو بەچکە شێرێ هاتە جۆش و ملپێچە ئاوریشمەکەی لە ملی کرد و تون تێی ئاڵاند. ملی کابرا تون بوو، لە خەلقی پێخست. سارینا سەرێکی ملپێچەکەی گرتبوو تۆن ڕایە کێشا. لە پڕ زرمەی دەمانچەکە هەستا و نیوە خنکاو بەلادا هات. نەمزانی ئەمە کێ بوو. کە لە پەنجەرەکەوە تەماشام کرد، مۆرینۆی عەرەبانەچی بوو، لەسەرخۆ هیچ نەشڵەژا بوو. بە هێواشی وتی خانمە ئەفەندی مەترسە هیچ نییە، ئیتر ئەندێشەمان نەما. کە ئەو وای ودمەی ژوتم ئای وەستا مۆرینۆ، یەکێکی تریان وا لێرە بە تەڵەوە بووە، من پەلم باداوە. وتی ئافەرم بۆ تۆ ئەو کوڕە بوویت ئێمە نەمان ناسی بووی. کەوای وت ئەحائێکی ترم کێشا و بە دەماغ قۆڵی کابرام وا بادا هەواری کرد. وتم کافر خۆت ڕاوەشێنە و دەستت تون بجوقێنە، پارەکانی کە لە خانمەکەی منت وەرگرت لە دەستت نەکەوێتە خوارەوە. لەو وەلوەلە و هەرایەشدا دیسان تەڕپیر دایە قاقای پێکەنین. ئەمما مۆرینۆ وتی مەی کوژە، با ئەمەیان بە زیندوێتی ببینە پۆلیسخانە بیخەینە تەڵەوە. مۆرینۆش هات دەرگای عەرەبانەکەی کردەوە و توند و تۆڵ دەستیمان پێچا. کە دوای هاتمەوەش خۆم تەماشای دزەکەم کرد، فیلەتەنێ بوو. ئینجا وەرە گرتمی کە من چۆن وێراومە دەست بدەمە دەستی ئەو پیاوە وەکو جوولەکەکەی زرێبار. ئەو سایە زۆری نەما بوو زارەتەرەک بم. لێم بوو بە مەراق، ئایا کە ئەمانە هاتن دەوری ئێمەیاندا مۆرینۆ لەکوێوە بوو؟ مەگەر لە ڕێوە یەکیان چووە لە پێشدا مۆرینۆ بگرێ. مۆرینۆ بازی داوەتە خوارێ و لەگەڵ کابرا تێکەڵچوون. فرسەتی لێ ئێمە هەرسێکمان ئازایەتیمان موان، وەلێ ئەگەر حەقی خواتان دەوێ هونەری خانمەکە لە هەمووان زیاتر بوو. کچێک دەرودەشت و دز و زەردەی نەبینی بێ، بەو جەسارەتەوە دزێک پەرکێش بکە ئازایەتی چاکی کردووە. مۆرینۆ گریسێکی خستە قۆڵی دزە و سەری گوریسی بە میلی دواوەی عەرەبانەکەەوە بەست و وتی تا دەگەینە دێ دەبێ گورگە لۆقە بکەی. هەرچەندە میکائیلا وتی گوناهە با سواری عەرەبانەکەی کەین،
مۆرینۆ وتی بم کوژی سواری نابێ. مۆرینۆ سوار بوو لێمان خوڕی. لەڕێ هەر باسی جەردە و ئازایی بوو. نازانم چۆن بوو. هێشتا شەرمەزاری ئەوەم لە دڵما گرەیە بۆ ئەمەی پێم بڵێن ئازایە. درۆیەکم هەڵبەست. ئێستاش دەترسم درۆکەم دەرکەوێ. یاران وەسێت بێ خۆتان لە درۆ بپارێزن. درۆزنی لە هەموو شتێک خراپترە. بە خانمەکەم وت من هەر ئازا بووم. لە پێش چاوی سارینا خۆم نانوێنم. جارێکی تریش لێم قەوما. میکایل بە پێکەنینەوە وتی هەی ناشێنە قەوما بێ. منی ژوتم قەوما و بەڕاشەوە. وتی چۆن خۆنەیان کوشتی. من وتم لە سایی سەری تۆوە کە ئەغیرەت دەکا من کوژێ. میکایلا وتی ساکەوەتا بۆمان بگێڕەوە. با دزەکە گوێی لێبێ نەڵێ پیاوێکی ترسنۆک منی گرتووە. با بزانێ پیاوی ئازا گرتوێتی داغ لە دڵیان نەمێنێ. منی ژوتم ڕۆژێ باوکم هەندێک پارەی لەسەر مسکێنەکان بوو. نردمی قەرزی بۆ بسەنمەوە. ڕێگەی 4 سەعات لە ئێمەوە دوور بوو. دەیەکی تر هەبوو. لەوێ پارەکانم سندەوە. هاتمەوە بگەڕێمەوە. ئێوارە درەنگ بوو. دێهاتیەکان زۆرم لەگەڵ خەریک بوون. بەڵام بەن نەبووم. هاتم بەڕێوە تەنها چەقۆیەکی باریکم پێبوو. میکایلا پێکەنی وتی ئێڕۆ چۆن پیاوێکی وەکو تۆ بە تەنها چەقۆیەکەوە کەوتە ڕێ. من وتم پیاوی ئازاد چەکی بۆ چییە؟ تۆ ئەو چەقۆیەشت پێ نەبوو. اینجاوا بەڕێدا ئەڕۆم و گۆرانی ئەڵێم. سارینا وتی ئەی کەمانت لەگەڵ لێ نەدەدا؟ وتم نەخێر. هێزگاری لە ماڵی باوکم دەرنەکرابووم تا کەمانەکەم پێبێ. گۆرانیم دەوت. لە پەنای بنچکێکدا حەوزە لام لێم ڕاست بوونەوە. سارینا ئافرین بنچک درەختی تووبی نەبێ. برادەر بۆت هەڵناسووڕێ تا زووە ڕاکە نەتگرن. من وتم چۆن ڕاکەم؟ بەجارێ دەوریان لێدام. لەبەر ئازایی من هەر حەوتیان نەیانوێرا بێنە سێبەرم. یەکێکیان بانگی کرد پارەت چی پێ بمان دەرێ؟ جارێ وتم ئەمە حەوتن. دیارە تەنها پیاوێک دەرەقەتی 7 کەس نایە. وا چاکە چیم پێیە بیان دەمێ. دوایی وتم باوکم باوەڕم پێ ناکا ڕوود کرابمەوە چونکە لای ئێمە ئەسڵەن دز و جەردە نەبوو نابێ. دیسان تەرپیر دەستی کردەوە بە پێکەنین. وتی بیرەوەریت باش نییە. لەلایەکەوە دەڵێ 7 جەردە دەوریان لێدا بووم. لەلایەکی تریشەوە دەڵێ لای ئێمە دز و جەردە نییە. تێفکریم ڕاست دەکا. خراپ گیرام. بەرەکەتی داهاتمە دەست. وتم ئەوانە جەردەی لای ئێمە نەبوون. زانی ویانە پارەم پێیە لەلایەکی ترەوە هاتبوونە سەر ڕێ. وتی دەی خێراکە با بزانین دوایی بەچی گەیشتی. من وتم دوایی بەچی گەیشت. وەکو شێر ڕاپەڕیم. دەستمدایە چەقۆکولە و هیچیان نەیانوێرا ڕوبەڕووم ببنەوە. ئەم هەویرەی من دەستم کردبوو بە شێلانی. ئاوی زۆر دەویست. بەرەکەتیدا گەیشتینە دێ کە لەبەر قولا ڕەشەکەدا ڕاوەستاین. ژاندەرمەکان بە کەماڵی ڕێزەوە هاتن ماندوونەبوونی میکایلیان کرد و دزەکەیان برد و ئێمەش کەوتینە ڕێ. زۆر نەڕۆیشتین. گەیشتینە بەردەم دەروازەیەکی زۆر گەورە کە عەرەبانەکە لە گۆشەیەکەوە دەچوە ژوورێ. سوار بە مڕۆوە پێیەتەیە پەڕی. خانمەکەم فەرمووی ڕۆستەم ئالفێرد ئەفەندی ئەمە شاتوەکەیە کە هەر ئەدوود نایگەینێ. فەسڵی دووەم شاتوو. جارێکیان ڕاهیبەکەمان داستانی شاتووی بۆ کردبووم کە لە دەوری دەرەبەگایەتیدا کۆشکی قولەدار وەکو مەحکەم دروست کراون. ئەو پرسەنانی کە تێیدا بوون دایرە و حشمەیان بووە. من وامەزانی کە ئەم خانووە 50-60 سۆدەیە کە گەیشتینە بەردەمی شاتوو. خانمەکەوتی ئەمە شاتووە. جارێ تێنەگەیشتم شاتوو چۆنە. دوایی کە پێی ڕاهاتم و شارەزا بووم بۆتانە گێڕمەوە. ئەم بینایی ئێمە چوینە ناوی شاتووی لۆرانسا کە لە ساڵی 1736دا دروست کراوە. من نازانم ئەم لۆرانسە کێیە. ڕەنگە لۆرانسی ساڵی 1935 بێ. ڕۆحی لەو زەمانەدا کەتی کردبێ وەکو سرسریەی هۆدی. خۆ من هێشتا میکایلا و سارینام تەواو نەناسیوە تا لۆرانس بزانم کێیە. جارێ ئەو دایرەی شاتووە کە من شارەزایی هەندێکی بووم تا چاو کاردەکە دەوران دەوری دیوارێکی زۆر محکەمی بڵندی وەکو دیواری قەڵا دروست کراوە. دەروازەیەکی گەورەی تێخراوە. لە دەروازە دەچیتە ژوورێ شەقامێکی دەمەتری شۆستە ئەم بەراوبەری شەقامەکە باخ و باخچە و درەختی گەورە و کەڵەگەت سەریان کێشاوەتە ئاسمان. لەم بەری ڕێوە لای ڕاست دایرەی قاپیەوان و پاسەوان
لای چەپ دائیرەی خزمەتکار و لەو لاشەوە جێگەی چێشخانە و عەرەبانچی و هەر فەرمانێ لە ئەسڵی شاتووە بدرێت زیلێک لە هۆدەی خزمەتکارەکاندا هەیە بانگی دەکەن، خزمەتکار دێ فەرمان جێبەجێ دەکا. ئێمە کە گەیشتینە بەردەروازە دەستە و دائیرەی شاتوو هاتن بە پیرمانەوە و بە ماچ و موچ یەکتری لە باوەشگرتن تا 20 دقیقە لەو بەردەرگایەدا منیش وەکو سەبەتەی پەتپسرا و کەوتم و نەماچ و نەموچ و نەباوەش. لە پاش چەند یەکێ لە ئافرەتەکان ڕووی کردە میکائیلا و پرسی ڕۆڵە ئەم ئەفەندیە کێیە؟ میکائیلا وتی پورێ ئەمە هاوڕێمە ئالفرێد مۆلێر کەوای ود منی شەپقەکەم داگرت. بۆچی لەو کاتەدا دەستم نەچێ بە کونی شەپقەکەما و تێیە عاسی بێ بۆم نەکرا تەوقی لەگەڵدا بکەم. خانمەکەم وتی پورێ گیان کەمانی چاک لێدا. پوری وتی ئۆ ئافرین، بۆ شایەتیش باش بوو کەمانەکەم لە بن دەستما بوو. کە میکائیلا تاریفی منی کرد ئەو ساپیا و ئافرەت دەستیان کرد بە سیرکردنی من تاو حەلەوەیان زانیوە ئاخۆ سواڵکەرم یان لە دۆمەکانم کە دەگەڕێن بە دەرکەکانەوە و کەمان لێدەن. چونکە پانتۆڵێکم لە پێدا بوو سەرۆژنەکانی 3 جار پینە لەسەر پینە کرا بوو. هێشتا ڕیتالی گاژوتەکانی پێوە بوو. چاکەتێکی کورتم لەبەردا بوو خۆشم نەمەزانی ئەسڵی ڕەنگەکەی چییە، چونکە بە کۆنی کەڕی بووم ڕەنگەکەی دیار نەبوو. پۆستاڵەکانم ناڵچیەکی پان و پەنجەی پێم لە لوتەکەی ئەوە دەرچوو بوو. شەپقەکەشم ئەوەندە کونکون بوو پەنجەی دەستم چوو بە کونێکیە. باوەڕم پێ بکەن ئەو سایە خانمەکەشم کەور بۆوە ئەم هەموو کەسانەوە تەماشا مەکەن ئەو لە من زیاتر تەریق بۆوە. وتی ئالفرد ئەفەندی تا جێک پیشانەدەم وەستا قاڕون میوانداری دەکا فەرموو بۆ لای ئەو. ڕوانیم قاڕون زەلامێکی کەڵەگەتی تەنگاستوری سمێڵ زەرد پێشم کەوت. ناچار منیش دوای کەوتم چووینە دایرەیەک 4 هۆدەی ئەمبەرە و ئەوبەر پڕ بە فەڕش مێز و سوراحی و هەموو شتێکی تیا بوو. تومەز ئەمە دایرەی باخەوانە. وتم وەڵا هەروە باشە ئینسان باخەوانی شاتوو بێ. ئەو شەوە تێر نووستم بەیانی لە خەو هەستام کچە کارێکەرێکی جوان و نازدار بەلەنجەولار هات و بوخچەیەکی ئەوریشمی لەبن باخەڵا بوو. وتی خانم بۆی ناردووی. جارێ جلم لەبیر چۆوە خەشیمانە لێم پرسی توخوا تۆ ئیسمی شەریفت چییە؟ ئەو وتی بەرتای کارەکەرت. ئامان چەند بە زمانی شیرین بوو خۆشی چەندی لێ دەهات، بەڵام کە من دڵم لای خانمەکەی خۆم بێ ئەمانە بۆ مەزە تەماشاکرێن چاوپێخشاندنە. کە بەرتا ڕووی بوخچەکەم کردەوە دەستێ جلی ئەفەندیانە لەبەرم کرد. ئەمما نازانم چۆنم لەبەر کردووە. ئێوارە دیسان عینەن کە چاتەوە وتی مادموازیل چاوەڕێتە فەرموو. هەڵسام چوون بەناو بەخچەکەدا قەدرێ ڕۆییم گەیمە دایرەی شاتوو. سەرکەوتم خانمەکەم لەبەر دەرگا چاوەڕێم بوو. من تێگەیشتم بۆیە خۆی چاوەڕێی دەکردم نەک هەڵەیە بکەم. بە خێراتنی کردم و چووینە ژوورێ. منی پێشکەش کرد چابوو نەیان ناسیمەوە. ئافرین کوستومی تازە 3 ژن و پیاوێک، یەکێکیان ساردینای تەڕپیر، دووەم پوری خانمەکەم، ئەوی ترم نەناسی. پیاوەکەش مێردی پوری میکائیلا بوو، پیرەمێردێکی ڕیشسپی نورانی. پیاوەکە بە ڕوویەکی مەردانەوە بە خێراتن و خۆشی و چلۆنێکی گەرمی کرد. هەندێکی پێچ و سەری نایە بنگوێی ژنەکەی و بە گوێیە سەپاند و ئیشارەتێکی بۆ بریتا کرد. بریتا چووە دەرێ و هاتەوە و سینێکی زێڕی بەدەستەوە بوو. ئەمە مرەبا بۆ من دێنێ. ڕوانیم لەسەر سینێکی زێر قاپێ مرەبا و لە پیاڵەیەکدا 4-5 کەوچک شیرینی و لە پیاڵەیەکی تردا تەنها ئاوی تێدایە. دەبزانی ئەم کەوچکانە هەمووی بۆ منە، بۆ ئەوە دانراوە کە بە هەر یەکێ لەو کەوچکانە جارێک مرەبایەک بخۆم. کەوچکەکانم بەجارێ هەمووی گر بەدەستەوە یەکە بە یەکە لە مرەباکەم هەڵدان. کەچی دیسان قاقای تەڕپی پەیدا بوو لە هەموو جەیەکدا. ئەم پێکەنینە منەکە بە کەری نیوەزەڕ. کەوچکەکانم دانایەوە نم خوارد. میکائیلا وتی قەیناکە تا توانی بخۆ. من وتم حەز لە شیرینی ناکەم. اینجا پیاوە گەورە ڕیسپیەکە لی پرسیم ئەزانی بنووسی و بخوێنیتەوە؟ منیش وتم بەڵێ. ئەو وتی لە دەوری شاتوو لەسەر جادە دائیرەیەک هەیە، ئەوە دائیرەی گومرگی ئێمەیە. مەئموورێکمان بوو بە ناوی بایەتوم، 11 ساڵ مەئموری گومرگ بوو. لەم چەند ڕۆژەدا مرد. دەگەڕی مەئموورێک لە شوێنی بدۆزینەوە. وا تۆ هاتی تۆمان لە جێگەی ئەودانا. وتومە دایرەکەت بۆ پاککەنەوە و لەگەڵ ئەم پیاوە بایە پێر بچۆ بۆ دائیرەکەی خۆت. پێر پێشم کەوت و من لە دواوە. دەرگای دائیرەکەی بۆ کردمەوە و لە ساڵۆنێک 2 هۆدە بەرامبەر یەک. هۆدەکان
هەمویان پڕفەرشن و مۆبیلەی جوان و ئامێر و ئاوێنە و تاقمی تەوالێت و یاسخانەیەکی دروست و شیک، کورسێکی فرفڕۆکەیی کە لەسەری دادەنیشتی بە هەموو لایەکدا توانی بسۆڕیتەوە. لەسەر کورسەکە دانیشتم، لە کورسی نیابەت خۆشتر و هەمیشەتر. بەم لادا دەسوڕامەوە بەو لادا دەسوڕامەوە. بانگم کرد با بەوەرە سەری کوڕە بەدکارەکەت کە کادوود بە هیچ نابێ، جارێ هێشتا ئەوەڵمانە. سەیری نووسرا و کتابەکانی بایەتۆم کرد. فلان عەرەبانە زەخیرەی لە فلان جێگەوە هاتووە چووە بۆ فلانە جێ، ئەمەندە ڕەسمی لێ وەرگیراوە. ئەمە مادەی نووسرا و کتابەکان بوو، بەڵام تەرتیبی هۆدە و یاسخانەی گوێز و لامپا و سوراحی و مێزی ئەلمۆدەی زۆر ڕێک بوو. تەماشام کرد دۆڵابێکی قەد دیوارەکە کە کردمەوە بوخچەیەکی گەورەی لە ناوە بوو. لەناو بوخچەکەشدا دژداشەیەکی ئاورشمی سپی، ئوربەی هۆدەی عنی لبادی ماڵەوە، زوو تێسۆڵەی چەندراو. بە فرسەتم زانی دەست بەجێ ئەمانم لەبەر کرد و کڵ ئەوم نایە سەر. تەماشام کرد تەقویمێکش بە قەد دیوارەکەوەیە، ڕوانیم بەپێی ئەو تەقویمە 28 کانونی یەکەمە. وتم وا ئەمە تەواو دەبێ، لە ئەمە بە مەرەکەبێکیشین لە دیوارەکە بۆ خۆم تەقویمێک دەنووسم. بەڵام بیست بووم لە کانونی یەکەمدا بەفر و باران دەبارێ، کەچی هەموو ڕۆژێ هەوا خۆشە. وام زانین لێرە لە کانوندا باران نابارێ. ئەو ڕۆژە کە لە ماڵ هاتبووم نەمپرسی بوو چەندی مانگە. لەم خەیاڵانەدا بووم، وتم باجارێ سەبیلێ تێکەم لە تووتنەکەی لە مۆرینۆم دزی بوو. سەبیلێکم تێکرد و هێشتا تووتنەکەم هەڵ نەگرتە بوو. یەکێک تەقتەق بە پەنجە لە دەرگاکەیدا. منیش لەبەر خۆمەوە وتم وەرە ژوورەوە. کە هاتە ژوورەوە کێ بێ چاکە؟ مۆرینیۆ. لە دڵی خۆمدا وتم ئاه باوکە، ئێستا تووتنەکەی خۆیە ناسێتەوە. هەرواش بوو کە هاتە ژوورەوە وتی ئەوە سەبیل دەکێشی، لە تووتنەکەی منە. من وتم تووتنەکەی تۆ لەکوێ بووە؟ ئەوە زاواکەی خانم دایمێ. ئەو وتی زاواکەی خانم تووتن ناکێشێ. من وتم مۆرینۆ لێرە شتەرم بە ڕەحەتی ناهێڵی. ئەو وتی ئای وا زوو لە خۆت بایی بووی، ئەگەر باوکی خۆت نەدیایە نەدەزانی کوڕی کەی. ئەو کاتە دوود کوڕی سیفەندە بەم، ئەڵێ ڕۆژێ هەڵسم پانتۆڵە دڵاوەکەت بخەمە بەردەمت. من لەسەر ئەمە تووڕە بووم. ئەو ڕۆیشت و من ڕاکشام. یەکێکی تر لە دەرگایدا لە قینی مۆرینۆ وەڵامم نەدایەوە و گوێم لێ بووتی نووسووە، با بچین بە خانم بڵێین نووسووە. بەدەنگیان ناسیمەوە بەریتایە. بانگم کرد ئامان نەتکردە بێوا دێم. گەڕایەوە وتی مادموازیل دەفەرمێ تەشریف بێنێ بۆ نان خواردن. منیش لە خۆشیە هەڵسام هاتمە دەرەوە. بەریتا تەماشایەکی کردم و لە پێکەنیندا خەریب و خنکێ، بەڵام دانی بەخۆی داگرت و لە زگیا قۆڵپی هەڵەدا. پێشم کەوت و ڕای کردە سەرێ. کە چوون بۆ سەرێ بۆ ساڵۆنی شاتوو، جارێ لە چێشخانە سەرقژن سەرقژن سەریان دەهێنایە دەرێ و پێدەکەنین، بە سینی دەفیان لێدەدا. من وامزانی کریسمسە، زاتن تەقویمەکەش ئەو ڕۆژە بوو. لەوێ تێپەڕیم خزمەتکار لەم بەروولە و بەرەوە ئەحلیکانەوە. هەروە سرم سوڕما. کاتێک کە سرم کرد بە هۆدەکەدا، یەکەم کە سارینا منی بینی. بڕایەوە ئینجا بە پێکەنین هەڵسا کردی بە قیامەت. تێفکریم خانمەکەی منیش کە تا ئێستا پێم پێنەکەنیوە، ئەویش دەکڵێ. لە هەموو لایەکەوە لێم کەوتنە گاڵتا. منیش هیچم پێ نەما گەڕامەوە. هەرچەندە مێردی پورەکەی بانگی کردم نەگەڕامەوە. هاتمەوە هۆدەکەی خۆم و تێفکریم. بەریتا هات و وتی خانم دەفەرمێ جل لەبەر کاوبێت بۆ نان خواردن، لەسەری ڕاوەستاوین. نیازم بوو نەچم، بەڵام بێ ئەمری خانمم پێ ناکرێت. ناچار هەڵسام چووم لە ڕێ تووشی مۆرینۆ هاتم. وتی تخوا ڕاست دەکەن، دەڵێن بەجلی کەرنەوالی مەخسەرەی کریسمسەوە چوویتە سەر سفرە. من وتم چی بکەم نەشارەزا بووم. ئەو وتی ئەوە خوای من گرتتی، تووتنیشت لێت زیم و دەریشت کردم. منیش وتم تخوا هەر تۆ مابووی، تۆش برینمان بکولێنەوە. ئەو وتی نەخێر، ئەوە گاڵتەمان لەگەڵ کردی، کەسمان ئادابی خزمەتمان لەسکی دایکمانەوە دەرنەهێناوە. دەفەرموو سەرکەوە تۆ ئەمەندە دڵسافی، دوایی بە ڕۆژی خۆ دەگەی. من سەرکەوتم. ئەمە چ سەرکەوتنێک؟ دڵم لە مسما بوو. ئەگەر کارەکەرێ لەو کاتەدا بەخەیەکی لێ بکردمایە بەلەدا دەهاتم. سرم کرد بە هۆدەکەدا. پێویست ناکە ئەوەتان بگەڕمەوە، خۆتان ئیتر تێگەیشتون کە تەڕپیر و قاقاکەی لێم بوون بە ماری قەقا. ئەم جارە خانمەکەم نائەتە پێکەنین. وتی فەرموو ئەفەندی. من وتم زۆر سوپاسی تۆ ئەکەم.
دانیشتم ئەمما زۆر بە شەرمەوە زاواکەی خانم خۆش و چلۆنی لەگەڵدا کردم و وەڵامم دایەوە. وتی بە ئەمڕۆ قەیدی بکەین کە دەستی بە ئیش کردووە. ڕووی کردە کارەکەرەکە و وتی بەرتە ئەمڕۆ چەندی مانگە. من لە پێش بەرتادا وەڵامم دایەوە و وتم ئەمڕۆ 28 کانونی یەکەمە. ئەو وتی چۆن 28 کانون؟ بۆچی ساڵ دەگەڕێتەوە؟ من وتم ئەفەندی تەقویمی هۆدەکەی من وا دەموێنێ. دیسانەوە تەڕپیری دوابڕاو پێکەنینەکەی حازر بوو دایە قاقا. خانمەکەم وتی ئالفێرد ئەفەندی ئەوە تەقویمی پارە. اینجا بەرتا وتی ئەمڕۆ 3 ئەغستوسە. منیش وتم عەفو دەفەرمون کەواتە منیش تەقویمەکەی خۆم ڕاست بکەمەوە. ئەو وتی کام تەقویم؟ من وتم لە دیوارە سپێکە بە مەرەکەوی شین تەقویمێکی چەسپاوم دروست کردووە. ئەو وتی کوڕە نەت کردبێت چۆن لە دیوار تەقویم دەکرێت؟ من وتم بەخوا کردومە و بڕاویشەتەوە کەواتە با بچم ڕەشی بکەمەوە. وتیان جارێ بانان بخۆین. هەڵسان چووینە سەر سفرە. لەسەرەوە زاوای ئەفەندی و لای ڕاستەوە سارینا و پوری خانمەکەم و لای چەپەوە میکائیلا و من. هەموو دەردێکم لەبیر چۆوە کە لە تەنیش میکائیلاوە دانیشتم. ئاوا سرم لێ بەرز کردەوە و بەپێ بەقایم لە تەختی فەرشی ژوورەکەمەدا. سارینا لەسکی خۆیە عەقوڵا. هیچ خۆم تێنەگەیان. کاسەیەکی زر شۆربایان هانی. هەر کەسێک کەوچکێکی شۆربای تێکرد. برا کە خواردم ئەمەندە بە لەزەت بوو کەوچکێکی تر ئیشم تێکرد. ئەویشم خوارد. جاری سێم خەریک بوو قاپەکە پڕکەمەوە. میکائیلا بە دزیەوە دەستێکی تێوەژاندم. جابزانە چەند زیرەکم. وا تێگەیشتم کە دەڵێ دەی لە منت کەوتبێ ئەوەندە بخۆ تا تەڕپیر شەقەبە. سا کەوچکەکەم داهێنایەوە. میکائیلا ناچەقمایەوە و اینجا بە زبان وتی ئالفێرد ئەفەندی بە شۆربا خۆت تێرمەکە شتی خۆش لە دواوەیە. حەقیقەت دوای ئەوە گۆشت هات، ماسی هات، سەوزە، شیرینی، میوە، چی هاتجا. لێی بوومە کوردە ناموسی. ئەمەندەم خوارد کەمەری پانتۆڵەکەم شەقی برد. تا هەستایم ئیتر بەند نەبووم. دەستێکم بە پانتۆڵەکەم ئەوە گرت و چوومە هۆدەکەی خۆم لێ خاڵی کردەوە و لێ ڕاکشام و نووستم. ڕوون نەهات جارێکی تر دەستداشەکەی باباتون لەبەر بکەم چونکە ئەو پەندەی بەسەر هێنا بوو. فەسلی 3 بەیانی لە خەو خەبەرم بەوە. مۆرینیۆ هاتووتی ئەرێ ئێوارەم هەموو شۆربایەت کردە کوێوە. من وتم ئەرێ کردمە گۆڕی مردووی تۆوە. تۆشم لێ بووی بە سارینا. بۆ سارینات لێمارە نەکەین. ئەو وتی وس مردوت مەرێ. بەم قسانە سەری من و خۆشت بە فەتارا دەی. جارێ مەکە تا شاییەکە هەبینێن. من وتم شایی چی؟ ئەو وتی حەو سبەینێ شاییە هەڵپەرکەی خۆت حازر کە. ئەو وتی حەو سبەینێ شایی و هەڵپەرکەیە خۆت حازر کە بزانم چ مقامێک ئەزانی. من وتم سێپەیی باش ئەزانم ئەمما تخوا پێم بڵێ شایی کێیە دڵم دەرپەڕی. ئەو وتی دڵت بۆچی دەرەپەڕێ؟ تۆ چیت لێ قەوماوە؟ شایی وە سەلام. من وتم تخوا مۆرینۆ ئەگەر پێم نەڵێی. ئەو وتی کوڕە ئاخر بە تۆ چی سبەینێ دەیزانی؟ وتم ئاخر چۆن من تا سبەینێ نەیزانم؟ ئەو وتی تۆ بە تەلاش دیاری خۆت بگرە سبەینێ زانی. هەرچیم کرد بێهودە بوو بڕیارمدا هەر چۆنێ بێ دەبێ بیزانم. هەتا ئێستا هیچ لەگەڵ چێشکەرەکان نەدواوم. ئەویش لەبەر ئەوەیە کە من لەسەر سەفرە لە تەنیش خانمەکەمەوە دادەنیشتم. ئیتر چۆن بێزم دێ لەگەڵ چێشکەرەکان بدوێم؟ بەڵام ئەمڕۆ من ئیشم کەوتۆتە ئەوان. ناچم بە میکائیلا بڵێم سبەینێ شووبەکێ دەکەی. ناچار چوومە لای چێشکەرەکان تێفکریم. هەموو ئیشیان بەدەستەوەیە. لە خۆمەوە وتم خوا قووەتامدا. ئەوان وتیان کارت ڕاست بێ. هەروە لەبەر خۆیەوە ئەوەی وت و هیچ ئاوری لێ نەدامەوە. عەجایب من ئالفێرد مۆلەرم. دەزانن کام ئالفێرد مۆلەری ئەفەندی؟ ئەوەی کە لە سفرەدا لە تەنیژ میکائیلاوە دانیشتووە. جاوەرە ئەم پیاوە بە و ئاواژ وەڵامت بدەنەوە. هەر تەواو قینم هەڵسا و وتم وا دیارە زۆر سەرتان قاڵە. وتیان بەڵێ. وتم شتێکتان بەدەستەوەیە؟ وتیان بەڵێ. چییە دەعوەتە؟ بەڵێ. شاییە؟ وتیان بەڵێ. شایی کێیە؟ هەروتیان بەڵێ. کێ شوو دەکا؟ هەروتیان بەڵێ. جاوەرە جەنابی ئەلفێرد مۆلەر مەبسڕێ. چێشکەریش گوێت لێ ناکرێ. خەبەرێکی ڕاستن نانێنە دەست. نەختێ ڕووی خۆم لێ گرژ کرد. نیوە هەڕەشەیەکم تێخۆڕی. نابێ شعورتان بێ
من پێم بڵێن کێشکو دەکا. ئەوان وتیان کە نەزانین لە خۆمانەوە کێت بۆ بدەین بەشوو. وتم ئەمە چ ماڵێکە، پیاو لە نێو ئەم شانوێدا بێ لە هیچ فێر نابێ. تێفکریم کێشکارەکە لە من تووڕەترە. وتی خۆ تۆ هێشتا جێکم دیگەرم نەبۆتەوە، بەتەمایەکی کە نەتەوێت شوو بکە، وا دیارە پیاوێکی زۆر هەرزەچەنەی. ئاخوا وەرمانگرت هەرزەچەنە. ئەگەر ئێوەش هەرزەچەنە نەبن و لە دەمتان بترازێ بڵێن و ئەوە فڵان شووی کرد، هەردوو لامان ڕزگارمانە بێ. کە زانیم لەمانە هیچ چەڵان کڕێهاتمە دەرێ. خزمەتچی هۆدەمدی لەوم پرسی چی هەیە چی نییە. ئەو تیجارە با پێت بڵێم تۆ دەخڵت بەسەر منەوە چییە؟ دوای ئەوە ئەگەر کەسێ شووبکە بە تۆ چی؟ ئەمیش نەخمەیەکی تر، ئەگەر ڕاست دەبێ زۆریش ناحەقیان نییە، بەڵام هاوار من ئەگرێکم تێبەر نانیشێتەوە. ساخوا کارتان ڕاست بکە. بەرتا پەیدا بوو، بەڕوویەکی خۆش و شیرینەوە ڕووم تێکرد. وتم چۆنی چاکی بە کەیفی لەکوێوە دێی، بۆ کوێ دەچی؟ بەرتا قەت ئەمەندە خۆشی و چلۆنی بە گەرمی نەدی بوو. عادەتەن وتی سوپاست دەکەم چاکم، دەچم هەندێک فەرمان بە کێشکەرەکان دەدەم. من وتم ئۆ منیش لە شوێن ئەوە دەگەڕێم. ئەمە چییە؟ دەڵێن شایی و دەعوەتە، وایە؟ بەڵێ هەردووکیانە، کێشو دەکا. سالەمەدا بوو قسەی لێ دەرکێشم، لەسەرەوە تێیان خۆڕی وتیان ڕاکە، ئیتر خۆی نەگرت و ڕای کرد. دەیارە بێت چ دەردێ تووشی بووم. هەموو ترسی من لەوەی خانمەکەم لەدەست دەکەن. هەرچەندە کە هەر کەسێ ئەمە بیستێ بەقەت سارینا پێیەکەنێ من لەکوێ و خانمەکەم لەکوێ. بەڵام ئەوانەی حەقیقە دەبینن ئەڵێن ئافرەتێکە بتوانێ خۆی بەخێوکە لە شوێن مێردێ ناگەڕێ، کاتڕوفیزی بەسەردا بنوێنێ. کەسێکی دەوێت کە تەنها بە خۆشەویستی ئەوە دنیا ببینێ و ڕۆحی خۆی بە دەورا بگێڕێ. ڕاستی من لەوانم کە میکایلا لە دووم بگەڕێ. جارێ من بووم بە پیاو کە میکایلا خۆی ئەفەندیم پێڵێ، وا ئێستا وەزیفەشم هەیە. ئیتر چی؟ دەنووسم دەخوێنمەوە. لە جوگرافیادا شارەزایی وڵاتان بووبووم، وا بە چاویش دیم. هەبێ و نەبێ ئەمە تەکبیری زاواکەی خانمە. خوا بووی ناردوون خەریکن شایەکی ئەنتیکە بکەن، هیچ کەسێ ناوی زاوە بووک نازانێ. تا شەو بانگ مەکەن و بڵێن وا میکایلا خۆی تۆی پەسەند کردووە و ئەم شەو ئێوە بووک و زاوان مەرامیان ئەوەیە بزانن من شامەرگ دەبم نا. جاکەوە تا لە ئێستاوە من سوپاسنامەیەک بە شەعر حازر بکەم، با بچمە جێی خۆم دەنووسم. بیستومە عەشق زۆر کەسی کردەوە بە شاعیر، با منی ژێکێک بووم لەوانە. هەر لە ناوەڕاستی حەوشەوە خولای عەشق و شەعر کەوتە کەللەمەوە. شاتوو لەگەڵ شا، تۆ یعنی تۆ شا. کەوا بێ بڵێم بە پەنجەی بەخت ڕێم کەوتە شاتوو. نە، ڕێم نەکەوت هێنامیانە شاتوو. ئەمیش قەیتانێ لە ئەندازە سەرەکە. بڵێم هاتمە شاتوو. نە، ئەگەر بڵێم هاتم دەبێ وەکو قەرەجە کەمانچە شەنەکان بە سوالکەری هاتبم. ئۆف خوایە، شعر لە کەمانێدان زەحمەتترە. جارێ هێشتا یەکەم میسرعەم بووە شێعر، خۆ قافیە لە وەزن گرانترە. بە شێعری تیا نەبێ. هەروە بە زوبان بڵێم جەنابی سەروەر و پەناوەر، لە هەر چەندە پادشاهان و ئیمپراتۆر و قەڕاڵ و دەربەگان هەیە، کەس نەیتوانی وەشتێکی وا گران بەهاو نایە ببەخشێ. نا، ئەمەش نابێ. چی ئەتوانێ خانمەکەی من ببەخشێ؟ نهایەت دەم زاتە ڕابەر و دەلالەت دەکا. با بڵێم بە دەلالەتی تۆ، ئەو دەلالەتەشی دەڵاڵیە. قەینەکەوە ئاڵێم لەو خەیاڵە خۆشەدا بووم دەستێ لە شانم کەوت کە چاوم هەڵبڕی، ڕوانیم وەستاپیپەرە. وتی ئەفەندی، ئەوە ئەمەندە لێرە وەستاوی چی لێگە دەیتەوە؟ ئەخۆ ڕەمڵی چی دەهاوی؟ یا بیری بەستەی خۆش دەکەیتەوە؟ سبەینێ لە شایەکەدا بیڵێ. منوتم سوبحان الله، دیسان هەر بەستەکە و نوقراتەکەیە. تخوا ئەگەر ڕاستم پێ نەڵی بووک و زاوا کێیە؟ ئەوتی زۆرت نەماوە، سبەینێ تێدەگەی. دەوەرە ئینجا شێت مە بەو مەدەرەکێ و ئەمی شەر دەڵێ سبەینێ. کوڕە هەی سبەینێ هەمووتان بەشەڕ بێ، ئاخر نابێ یەکێکتان لە دەمتان بترازێ و ئەم تەلیسمە بشکێنن. سبەینێ سبەینێ، ئەمەیان هەموو بەجارێ لەبەر کردووە. وتم وەستاپیپەر، وا دیارە سبەینێ شاییە.
هەمووتان لێک ئاواز ئەمە دەڵێن لە هەرچی دەپرسم دەڵێ سبەینێ دەیزانی بەمە منیان خستۆتە مەراقەوە با سبەینێ نەبێ ئەمڕۆ بێ چی دەبێ پێم بڵێ ئەوتی کەسم نەدیوە وەکو تۆ کارێک کە پەیوەندی بەوە نەبێ ئەوەندە لەبەری بکەوێتە هەڵپەهەڵە چیت لەمەداوە خۆ من بەوە نەهاتوم پێت بڵێم شاییە بۆ هاتووم هەواڵت بدەمێ عەرەبانەی گزەخیدە لەبەر دەرگایە بفەرموو بڕۆ گومرگی بکە کە ئەمەی ود دەست بەجێ جدگەتێکی وەزیفەناسیم بۆ پەیدا بوو یەڵا دایرەکەی خۆم هەرچی معامەلەیەک بۆ بڕیمەوە لێ ڕاکشام چوومە سەر وەزن و قافیەی شاتوو شعر و سوپاسنامە ئەم نەختە جدێتی وەزیفەیە هەموو وەزن و قافیەی لەبیر برد بوومەوە سەر لەنوێ چەند شعرێکم ڕێخستەوە تا ئێوارە لە دەریای شعردا بووم ئێوارە بەرتا هات وتی بانگت دەکەن باپەلە هەڵسام کە چوم تی فکریم دیسان هەرە و چوار کەسەیە میکایلا و پوری و زاواکەی و تارپیری نازەنین بە ئەدەب چوم دانیشتم هەمووی خۆشی و چلۆنیان لەگەڵدا کردم دوای ئەوە میسۆ وتی ئەی سبەی نێشاییە دیارە تۆش بەشداری دەکەی وەکو هیچم نەبیست بێ وتم شایی چی ئەوتی ئایا نەتزانیوە سبەی ئێوارە دەعوەتە شاییە بالۆیە هەڵپەڕکەیە من وتم بەڵێ بە چاوان لەولاوە خانمەکەم هەڵیدایە فەرمووی هەڵبەتە لە هەموو کەس زیاتر ئەو پێی خۆشە کە بە شەرەفی منەوە گۆرانی بڵێ کەمان لێ بدا هەڵپەڕێ هەموو شتێک بکە چی بە شەرەفی میکایلاوە کەمان لێ بدەم دەگنەژیم میکایلا شوو بە بۆرە زەلامێکی بێگانە بکات و من کەمان لێ دەدەم دەک پەنجەی من و دەستی تەرپیر هەڵوەڕێ ئەگەر من لە شایی میکایلادا کەمان لێ بدەم بەتەما بووم بیر درکێنم خۆم ڕاگەر بەدڵ ئەمەم وتو بەڵام بە زوبان هیچم نەوت هەروە لە دڵی خۆمدا لێکم دەدایەوە زۆر شتی وا هەیە ئینسان بە خێر و خۆشی دەزانێ کەچی بۆی دەبێ بە شەڕ کاشکان ملم بشکایە یان جەردەکان بیان قوشمایە و نهاتمایەتە ئێرە هەروە ئەمەم لێگەدایەوە زمانم بەسرا بوو تا چووینە سەر سفرە قورگم گیرا بوو ئیشتیهام بەسرا بوو هەروە بە زۆر چینەم کرد هەتا هەڵساین لە پەنایەکەوە خۆم گەیاندە خانمەکەم پرسی زۆر کات لێکەم پێم بڵێ ئەم شاییە بۆ کێیە و زاوا کێیە ئەوە پێکەنینەوە وتی جارێ ڕاوەستا سبەینێ دێ ئەو ساتەیە گەی کە ئەمەی وت تاسێک بەسرم داهات بیرم لەوە کردەوە کە بڕۆم و سەری خۆم هەڵگرم تا ئەو شوێنەی کە بڕ دەکەم میکایلا تێگەیشت و پەلی گرتم و بردی مێژوورێ ناچار دانیشتم جەنابی میسۆ حیکایەتێکی دەست پێ کرده بوو هیچ نەمەزانی چیەڵێ هەروە نەوزم دەدا تا درەنگێ لە پڕدەنگی بۆرە عارەبانەی پۆستە ئەتوو کاغەزێکیان هێنا دایانە دەست ئەفەندی و دای بە میکایلا خوێندیەوە ئەمەندە نووسرا بوو لەبەر هەندێک شت کە ڕووی داوە لە پاشا تێتانەگەێنم سبەینێ شاییەکە ڕێک ناکەوێ تا هەفتەیەکی تر کام کاغەزە خوێندرایەوە هەموو پێیان ناخۆش بوو تەنها من نەبێ ئیتر من هەڵسام و هاتمەوە دەکەی خۆم و بەجلەوە لێی نووستم بەیانی لە تەقەی دەرگا خەبەرم بەوە لە دەرگایاندا و کردمەوە دیسان مۆرینۆ ئۆ سبەینێ بەخێر کەمانچەژان بەیانیت باش کەمانچەژان بۆچی وا درەنگ خەبەرت بۆتەوە من وتم هیچ ئیشێک نییە عەرزی جەنابی عەرەبانچی بکەم کە بۆچی درەنگ خەبەرم بۆتەوە ئەوتی تووڕەمە بە نەک پەشیمان بمیتەوە چونکە دەڕۆم بەڵکو ئیتر یەکتری نەبینینەوە من وتم بە ملیشکاوت بۆ کوێچی جەنابم بەخێر پوری میکایلا و مێردەکەی دەبەم بۆ یوانە وتم یوانە دوورە ئەوتی ئەرێ قەدرێک دوورە وتم ئەی خانم وتی ئەو لێرە دەبێ وتم ئەی من وتی تۆش بە ناخێری گیانت لێرە پاسەوان دەبی کەوای وت هەر ڕاست بوومەوە و دەستم کردە ملی و وەختا بوو لە خۆشیە بیخینکێنم لەمانەدا بووین بانگیان کردم وتیان میسۆ بانگ دەکا کە چووم خۆیان حازر کرده بوو ئامادەی سەفەر بوون وتی جەنابی ئەلفرێد مۆلەر ئەوە ئێمە ڕۆین ئەم شاتووە بە ئامانەت بۆ تۆ بەجێ دەیەڵین دەبێ وریابی و سەرپەرشتی بکەی
میکائیلا ژووتی ئیتر ئەلفرێد ئەفەندی سەر بە خێزانەکەمانە، هەڵبەتا بە کەیفی ئێوە خزمەت دەکا. سەرتان نەیەشێنم، ئەوان ڕۆین و ڕەوانەمان کردن کە گەڕاینەوە ڕوون کردە هۆدەکەی خۆم. خانمەکەم فەرمووی ئەوە چی دەکەی؟ بۆ کوێ ملدەنەی؟ ئیتر تۆ نابێ لێرە بنووی، دەبێ بیتە لای ئێمە و شەو ئاگاداریمان بکەی. من لە دڵی خۆم داوتم ئەی خوایە تۆر خواکەی. دوێنێ لە چ دەرد و خافەتێکدا بووم، ئیمڕۆوا خانمەکەم هاتووە قۆڵم دەگرێ و دەمبا بۆ لای خۆی، چونکە باوەڕم نەدەکرد. دووبارە پرسییم چیت فەرموو؟ وتی تا ئەفەندی زاوامان دێتەوە تۆ دەبێت بیتە لای ئێمە بنووی. من وتم لە چه هۆدەیەک دەنووم. دیسان تەرپیر پێکەنی بەرامبەرم وەستا. تەرپیر وتی مەرامت چییە ئەفەندی؟ هەڵبەتە جێگەیەکت پیشان دەدەین، خۆ ناتکەینە باخەڵی میکائیلاوە. هەروە لە ڕاستی خۆم وشک بووم، زمانم بەسرا، هیچم نەوت. میکائیلا فەرمووی با بچینە سەرێ. سەرکەوتین. هۆدەیەکی گەورە بوو، تەرپیر و خانمەکەم تیا دەنووستن. لە تەنیش ئەوە هۆدەیەکی بچووکتر هەبوو. بە منیان وت ئەو هۆدەیە هۆدەی تۆیە، جارێ با بچین دانیشین، کە خەومان هات تۆ دەچیتە ژوورەکەی خۆت. چوین دانیشتین. من لە خۆمەوە وتم ئای دیسان هەرسێ هاوڕێی سەفەرەکە ماینەوە، تەنها مۆرینۆمان کەمە. هەروە بردمانە سەر تا ئێوارە من لە ناوەڕاستی خانمەکەم و تەرپیردا دانیشتە بووم. شایش پەکی کەوتە بوو. ئیتر مەپرسا چەند بەدەماغ بووم. لوتم قەندیلی دەکێڵا. لەلان بووینەوە دانیشتین تا وەختی نووسن هات. هەر من قسەم دەکرد و تەرپیر پێدەکەنی. من وتم خانمەکەم ئەگەر بەحساب وایە سارینا پارەی زۆری دەکەوێتە سەر. یەکەم من قسەی بۆ دەکەم ئەو پێدەکەنێ دەبوایە پارەی بدامایە. دۆم ئێستا دەبینم سارینا عینەن مەکینەی پێکەنینە. ئەگەر ئەم مەکینەیە بە بەنزین کاری بکردایە مەسرفێکی زۆری دەبوو. بەرەکەتیدا نە من پارەم دەوێ و نە ئەویش بەنزین. خانمەکەم پێکەنی و سارینا وتی سەیرکەن، پەڵوڵەش دەم دەسووتێنێ. اینجا بیرم کەوتەوە، وادەی خەوە و هەڵسام. وتم شەوتان بەخێر، کە من نزیکتان بم هەڵبەتە ناترسێن، من جارجار سەرتان لێ دەم. ئەمەم وت و هاتمە دەرێ، بەڵام تا گەیمە هۆدەکەی خۆم قاقای تەرپیر دەنگی دەدایەوە. ئیتر نووستم بەیانی کاڵسام خۆم کۆ کردەوە و یەکەوڕاست خۆم کرد بە هۆدەکەی ئەوانە. سرم کرد بە ژوورە. ئەم جارە لە باتی پێکەنین سارینا بانگی کرد وەحە وەحە شتێک نەشکێنی. من وتم ئەمە معنای چی؟ سارینا وتی کوڕە چاوت کوێرە نابینی؟ ئێمە هێشتا هەڕووتین، خۆمان پۆشتە نەکردوتەوە. اینجا تەریق بوومەوە هاتمە دەرەوە و چوومەوە هۆدەکەی خۆم تا ئەوان هەڵسان خۆیان کۆ کردەوە و ناردیان بە شوێنما. ئەم جارە کە چووم لە پێشدا بە پەنجە لە دەرگامدا و مۆڵەتیان دام، اینجا چوومە ژوورەوە. سارینا وتی بزانە نەقیزە چۆن فێری ئوسوڵی کرد. من وتم من بە نەقیزەیە کاتمە سەڕێ، ئاخۆ خەڵک بە چەند نەقیزە هاتبێتە سەڕێ. قاوەڵتیمان کردێ فکریم خانمەکەم نەختێماتە. نانم خوارد و سەیرم کرد خانمەکەم نەختێماتە. وتم ئارەزوو دەفەرمووی هەندێکەمانت بۆ لێ بدەم؟ فەرمووی باشە. چون کەمانەکەم هێنا و خەریک بوو سازی بکەم. پۆستەچی هات، کاغەزێکی بە ناوی میکائیلاوە هێنا، وەرم گرت. وتم بۆت بخوێنمەوە؟ فەرمووی جارێ با خۆم بیخوێنم. کاغەزی خوێندەوە بە زمانی ئیتالیانە، لەگەڵ تەرپیردا خەدەرێک گفتوگۆیان کرد. پاشەوە ڕووی کردە من و فەرمووی ئەلفرێد ئەفەندی حاڵی دنیا وایە، وا ئەم جارەش گوێمان لە دەنگی کەمانەکەت نەگرت، سبەینێ دەڕۆین. وتم بۆ شوێ؟ وتی بۆ لای پورم. هەر ئەو ڕۆژە دوو عەرەبانە حازر کرا، خۆیان و دەست و پەیوەندیان سوار بوون و باگیرێکیان بۆ من هێنا سوار بووم. دەبێ بە دوای عەرەبانەکاندا بەخار بڕۆم. ئەی خودایە، لە شاتواتینە دەرێ، دوو عەرەبانە لە پێشەوە دەڕۆن، منیش لە دوای ئەوانەوە بە سواری و بە گورگەلۆقا ئاوزنگی دەکوتم. دێتەوە یادم تا ئەمڕۆ خۆمان کەریشمان نەبووە تا سواری بم. زۆر بە سەغڵەت وڵاخم بۆ لێ دەخوڕا. یەجگاری کە دەیزانی من سوار نیم، بە هەوەسی خۆی نەبووایە نەدەڕۆی.
لەقەم لێرەدا هەڵی دەتیزان. بەهەرحاڵ بووە ئێوارە، تا ئێوارە دوور و نزیک عەرەبانەکانم مون نەکرد. دەمە ئێوارە زۆر دوور کەوتبوونەوە، هەرچۆنێ بێ خۆم گەیاندا عەرەبانەکە و هاوارم کرد. وا تاریک داهات، ئەسپەکەم ناڕوا، نەختێکێ واژ لێ خوڕن. تەڕپی نەکبەت لەو سەغڵەتیەشدا دیسان پێکەنی، وتی لەسەر خۆت وەرە. دەکتەر پیرخوا لە ناوت ببە، وتم لەسەر خۆ لێ خوڕن، دوایی ئێوەم لێوەن دەبن. من چی بکەم؟ وتیان تا توانی لێ خوڕە، کە دوا کەوتی بە پرسیار دەمەندۆزیەوە. من وتم لەم چۆڵ و هەڵەدا لە کێ پرسیار بکەم؟ ڕێی دواوەژ نازانم تا بگەڕێمەوە. بیرم کردەوە سارینا دەیەوێ من دواکەوم. اینجا هەوارم بردە بەر خانمەکەم. وتم تۆ چارەیەک بدۆزەرەوە. ئەو وتی من بڵێم چی؟ وتم بالای خۆتان سوار بم. ئەو وتی ئەگەر جێگە ببوایە بۆچی سواری وڵاخم دەکردی؟ وتم هیچ نەبێ یەکێک لە کچەکان کە سواری دەزانێ بێت سواری ئەسپەکەی من بێ و من بچمە جێی ئەو. بیستومە لە ئەوروپایی کە ژنەکانیان سواری چاک دەزانن، بەڵکو بەرتا سواری چاک بزانێ، بابێت سوار بێ. هەموو بەجارێ دایەنە قاقای پێکەنین. خۆ نازانن من دڵم چۆن بۆ بەخوێن، وا بە نەشئە پێدەکەنن. ئیتر چارم نەما، چاوم پڕ بوو لە فرمێسک. عەرەبانەکانی ئەوانی شتێ قەڕین. لەقینە ئەوەندەم بە باگیرەکەدا کێشا، ئەوی ژمانی گرت و چەقۆکەم دەرهێنا کردم بە پشتی ملیە. لە تا ئەوانە کەوتە چوارناڵە و منی فڕێدا و خۆی بۆی دەرچوو. لە تاو کەوتن و ئازاری سەر و لەشم ماوەیەک بێهۆش کەوتم. دوایی هاتمەوە هۆش خۆم و تا هێزم تێدا بوو بانگم کرد: های خانمەکەم، های خانمەکەم بگەڕێوە، وا لێرە خراپ کەوتوم. تەنها ئەوەم دەوت و ئەو دەنگ و بانگ و هاوارم لە ناو چەم و دارستانەکەدا دەنگیەدایەوە. پاشەوەی لە ڕێگا میکایلا و ئەوان بەجێیان هێشتم. منیش شەعرم نەما و هەستام بە ئەملاو بەولادا وەکو هەروەلەی حاجیانی سەفا و مەڕوان دەکرد. لەی شوێنێکەوە بارگیر دیار نەبوو. جارێ دانیشتم تێ ئۆپەڕ گریام. نەختێ بە گریانەکە کوڵ و کۆم دەئەمرکایەوە. اینجا هەڵسام و هەرچەندە لێکم دەدایەوە نەمەزانی ڕوو لەکوێ بکەم. وردە وردە جوڵام لەبەر خۆمەوە لێکم دایەوە. خۆ ئێستا جارێ وا ڕابورد، ئیتر من ناگەمە ئەوان. بارگیر سەری خۆی هەڵگرتووە و ڕۆیشتووە، جارێکی تر بۆم نادۆزرێتەوە. با جارێ بچمە سەر شەقام، اینجا بزانم ڕووم لەکوێ دەبێ. چونکە باگیرەکە وای فڕێدا بووم، لە ڕێگەکە دووری خست بوومەوە. کاتمەوە سەر شەقامەڕێ نائی خوام لێهێنا، لای دەستە ڕاستم گرتە پێش. چونکە لە وڵاتی خۆمان بە پێوخاسی فێر ببووم، پۆتینەکانم داکەند و نامە بن با خەڵم. کەوتمە ڕێ، وردە وردە هۆشم هاتەوە. بیرم کردەوە یاران، خۆ مۆرینۆ کەپورەکەی میکایلای برد. من لێم پرسی بۆ کوێ دەچی؟ ئەو وتی دەیان بەم بۆ ویانە. وا دیارە ئەوانیش کە ڕۆیشتون دەڕۆن بۆ ویانە. زۆر باشە، من کە پرسیم ویانە دەدۆزمەوە. یا ئەڵڵاو، یا ویانە. هەر بەم خەیاڵەوە ڕۆیشتم. 2 سەعاتم پێچوو. ماندوو بووم، زۆریشم برسی بوو. ناشزانم 6 سەعات چەند بوو. خواوڕاستان لە پێشەوە بینایەکی سێقات دەرکەوت. وتم ئۆخەی، هەڵبەتە ئەمە لەم سەرڕێیە هەبێ و نەبێ ئوتێلە. نانیش دەخۆم و تا ڕۆژ دەبێتەوە لێی دەنوم. لە دەرگامدا دەنگی پیرەژنێک دەنگنێر پرسی: ئەوە کێیە؟ وتم من ئەلفرد مۆلەرم. لێرەدا لە بیرم بوو جارێ پێیان وتبووم بەگ. من وتم من ئەلفرد مۆلەر بەگم. لێرەدا لە بیرم بوو جارێ پێیان وتبووم بەگ. ئەو وتی بەگی کوێ؟ من وتم بەگی ناو عەرەبانەکەی میکایلا. ئەو وتی جارێ ئێرە جێی بەگ نییە و میکایلاش ناناسم. خۆ ئەدەیزانێ بەگزادەی تونی حەمامی یان گیرفان بەڕی یان سەرسەریت، چیت دەوێ؟ بڕۆ بەڕێی خۆتەوە. من وتم با بەخواڵ ناگرێ، تۆش لێ مەبە بە تەرپیر. لەم ڕێیە لەگەڵم ڕێ نەدەکەوت، هیچ نەبێت تۆش پێ بکەنە. بەڵام دەرگام لێ بکەرەوە و ماندووم. خرتەخت خەریکی دەرگاکردنەوە بوو. تا دەرگای لێکردمەوە، ئاوی پێم داهات. کە دەرگای کردەوە چی ببینم؟ تەرپیر ئەمەندە ئەستور بوو، ئەدوت کەندوویەکە و نەزان دروستی کردووە کە چەڵ و دنیای سوورا و سپیاوی کردەبوو. جارێ تێم ور بووەوە لە نووکی پەنجەمەوە تا تەوقی سەرم.
پێیە هەڵڕوانیم. اینجا وتی جلوبەرگ و سەر و شکڵت تازە و جوانە، بەڵام وەکو لە کەرپە ڕیبی سەر تاپات لە تۆزایە. ئەی پۆتینەکانت بۆ ناوەتە بن باخەڵت، بە پێوخاسی بەڕێدا هاتووی، وا دیارە تازە پیاکەوتووی، فێری پۆتین نەبووی، کەوا بێ ئەم جلانەشت دزیوە. وتم نەخێر، مادام بەگێکم لە بەگەکانی خۆت دەیزانی، بەڵام لێم قەوماوە، جارێ با بچینە ژوورێ بۆت دەگەڕمەوە. ئەو وتی شەو لێرە دەمێنیتەوە؟ وتم ئەگە بەڕێستان جێوڕێم پێ بدەن بۆ هیچ کوێیەک ناچم. ئەو وتی منەتی تیا نییە، ئەمە ئوتێلە، هەرچی پارە بدا هەموو شتێکی دەسەکەوێ. لێکم دایەوە هەموو شتێک دەبێت چی بێ. جارێ نەپڕژامە سەرمەعنا، پرسییم شەوی چەندم لێسێنی. ئەو وتی نووسم قڕانێک، ئەگەر نانیش بخۆی بە ئەندازەی سکت قڕانێک، ئەمەنی ڕووپیا، بەڵام دەبێت لە پێشەوە پارەکەی دەرکەی، چونکە زۆرمان وا دیوە، هاتووە خواردوێتی و نووسووە، لە پاشان پارەی نەداوە و ڕۆیشتووە. من وتم زۆر ئەسەف بۆ تۆ کە لە ڕووی ئەلفرێل بەگدا ئەم قسانە دەکەی. من بەتەوان ببمە خاوەنی شاتوو، مۆرینوێ عەرەبانە چیش ببێتە عەرەبانچی من. ئێستا تۆ لەسەر نی ڕووپیا ڕام دەگری؟ کەوا موت باوەڕی پێکردم. وتی فەرموو وەرە ژوورەوە. لە دەرگا چووینە ژوورەوە، حەوشەیەکی گەورە و داڵانێکی پان و درێژ، فەرشەکە گەڵ، 4-5 کورسی شکاو، قوتولەیەکی نەوتی ڕەش، گۆزەیەکی کونی دەمکەل، پیاڵەیەکی ئاودەستبردوو، مێزێکی پێشکەشکاو، بڕێداری سووتان دانرابوو. ئوتێلەکەی سەرەڕای ئەمە بوو، بەڵام دەسەڵات چییە؟ لەسەر کورسی ئەکداینام وتی اینجا دەردی خۆت هەڕێژە. من وتم جارێ برسیمە، ورچی برسی یاری ناکە. هەڵسا لە دەرگایەکی بچووکەوە چووە ژوورێ، کە هاتە دەرێ قاپێ ئاوی ئێسقانی کوڵاو، هەندێکە لەرمی پیشا و خەپەیەکی نیوە برژا و ماسیەکی سوورەی گەنیوی هانی. من بەم لادەیی خۆمەوە دەستم بۆ هەرچێکیان برد، پەشیمان بوومەوە. خەپتەکەیش پارویەکەم لێ خوارد، بۆم قود نەچوو. ئاوە گەرمەکەم کرد بەسەریا، بە هەزار نەزرگە بۆم قود نەچوو. هەرچۆنێ بێ ئاوگیرم کرد. هێشتا نهاتوومە ئەوەی تێردانیشم. هێواش هێواش بە پەلەپیتکە لە دەرگا درا، پیرێژن وەکو کێس ڕاپەڕێ دەرگای کردەوە و 1-2 شکلی جەهەنەمی هاتنە ژوورەوە. نور لە ناوچاوانیاندا نەبوو. من لە ترسا لەرزیم. یەکێکیان وتی ئەم کابرایە کێیە؟ من نەمهێش پیرێژن وەڵام بداتەوە. وتم خۆمانین. وتی چۆن خۆمانین؟ تۆش لە یارانی یعنی لە ئێمەی؟ وتم بەڵێ. وتی کەوا بوو خۆت گورسکە، کە شاکارێکی باشمان لە پێشەوەیە، بۆیان بچین. من لە حیبەتا لەرزیم. وتم برادەر، من لە یاران نیم، لە عمری خۆم ریشکێکم ئاوەڕوود نەکردەوە. ئەنجا ڕەفیقەکەی هەڵیدایە. وتی کەوا بوو ئێستا چیەکەی لێرە؟ من وتم ڕێبوارم، ڕێم لێ گۆڕاو و خۆم کوتاوەتە ئێرە. اینجا سەریان نایە بناگوێی ئافرەتە ئوتێلچیەکە. بەسەرتا هەندێ ورتەورتیان کرد و ڕووی کردە من و وتی ئێ تێنەگەیشتین، تۆ جاسووسی لە پێوشوێنی ئێمە دەگەڕێی. من وتم کوڕە پیاوەتیتان بێ، من ئەلفێر ئەفەندیم. وتیان ئێستا ئەفەندیت نیشان دەدەین، خاتە دەرگای ژێرزەمینەکە بکەرەوە. خاتە ناوی ئەو پیرێژنە ئوتێلچیە بوو. دەرگای ژێرزەمینەکەی کردەوە و منیان لە پێپلیکانەکانی ژێرزەمینەکەەوە فڕێدایە خوارەوە. سەرەڕای ئەوەش خاتە بانگی کرد، ئەوێ کوپەیەک شەرابی تایە، نەخەڵەتابی لێ بخۆیتەوە. من ترب کەوتمە خوارێ، خاتە دەرگای لەسەر داخستم. لە کەوتنە خوارەوەدا سەرسام بووم. ژێرزەمینێک ئەوەندە تەڕ بوو، شێ لە هەموو ئەندامەکانم کاری کرد. گەڕام بۆ شتێکە لەسەری ڕاکشێم، هیچ نەبوو. لەسەر کوپەیەکی شەراب دانیشتم، لێکم ددایەوە. چیم بەسەر هات کە گوێم گر لەسەرەوە هەرایە. لە کونێکەوە ڕوانیم، جەردەکان بوون بەسییان، ئافرەتێکیشیان لە ناودایە، هەرسێکیان لێدەن. یەکێکیان خەنجەرێکی هەڵکێشا نایە سەرسنگی ئافرەتەکە و وتی هەرت کوژم، ڕاست بڕۆ. ڕوویان کردە کوێ. ئافرەت لە ترسا شتێکی وت، بەڵام باش گوێم لێ نەبوو. جەردەکان وتیان بام ئافرەتە لێرە بێ، ئەوە ئێمە دەچین بە شوێنیانە. ئەگەر ئەمە درۆی کرد دێنەوە دەیکوژین. خاتە ئەمیش بکەرە ژێرزەمینەکە. خاتە وتی ژێرزەمینەکە پیاوی تایە. وتیان قەی ناکە. خاتە وتی کوڕەکەی ژێرزەمینەکە وەکو بێدەسەڵات وایە، با ئەو ببە مەقاتی سەرێ. چەتەکان وتیان بەڵێ چونکە ئەو کوڕە لووسە، ئەتەوێ بیکەیتە باخەڵی خۆت. خاتە پێکەنی وتی کەوا بێ هەردووکیانەکەمە نهۆمی سێم. منی هێنایە دەرێ و لەگەڵ ئافرەتەکە کردینیە هۆدەیەکی سەرێ، کە سەر کەوتین دەرگای لێداخستین و چراشمان نەبوو. قەنەفەیەکم بە پەلەکوتێ دۆزیەوە،
لەگەڵ ئافرەتەکە لەسەری دانیشتین. لێم پرسی تۆ چۆن تووشی ئەمانە هاتی؟ وتی مەپرسە، من لادەییم شەو لەسەر خەرمان داهاتمەوە، تووشی ئەمانە بووم. وتیان دوو عەرەبانە لێرەوە تێپەڕین، ڕوویان کردە کوێ. من وتم نازانم، لەسەر ئەوە منیان گرت و هێنامیان ئێرە، لێرە وەختا ببووم کوژن. ناچار وتم ڕوویان کردە دێکەی ئێمە، وا چوون بە شوێنیانە. من وتم ئای دەخیلت بم، جا بەڕاست تۆ دوو عەرەبانەکەت دیبوو؟ ئەوتی بەڵێ دوو عەرەبانەکە لای خەرمانەکەی ئێمەوە تێپەڕی، ئافرەتی تیا بوو. من وتم ئەینەت کردبێ شوێنی میکائیلات پێیان وتبێ، هەر ئێستا شوێنیان دەکەوم، سیان بن شەش بن وەکو کارە کۆرپار شەشیان سەر دەبڕم. ئەوان ڕێیان دەکەوێ چەند ڕێگە بە خانمەکەی من بگرن، هۆ دایکتان وا و باوکتان وا خۆتان ڕاگرن، ڕامەکەن وا بۆتان هاتم. ئیتر بێ ئیختیار بە هۆدەکەت ئەڕام دەکرد و دەمنەڕاند و پەلاماری جەردەم دەدا. شێت ببووم، ئافرەتی قوڕبەسەر لە ترسا دانەچۆقەی پێکەوت، دەلەرزی وای دەزانی شێتم. هاواری کرد ئای لە ڕێی خوددا من کوژە، من چوزانم عەرەبانە خانمی تۆ تێدا بوو. اینجا پەنجەرەم هەڵدایەوە، ڕوانی مەخوارێ سێن و هۆم بەرزە، ئێمە لە قاتی سێیەم داین، گەڕام گوریسێ پەیدا بکەم، پێی بچمە خوارێ، بەڵام نەبوو. هاتم بەرگی قەنەفەکەم پارچە پارچە کرد و پێکەوم بەست، وەکو گوریس دام هێشتە خوارێ. سەرێکم بەست بە پەنجەرەکەوە و خەریک بوو خۆم داهێڵم. ئافرەتەکە وتی بەخوا ئەگەر لە پێشدا مندا نەهێڵی خەبەرت لێدەم. ناچار لە پێشدا ئەوم داهێشتە خوارێ، لەنگەرم گرت لە دیوار نەکەوت، بە سەلامەتی گەیشتە خوارێ. لەگەڵ پێی نایە سەرزەوی، فەڵکەیەکی کرد و وتی خاڵۆ تۆ جێت خۆشە دانیشە تا دزەکان دێنەوە، وەڵامی منیشیان بدەرێ، بڵێ من دەربازم کرد. من وتم حەقتە، شەرتی دنیایی کە بەتەنها لە هۆدەیەکی تاریکدا پێویست بوو بەجێ بهێنم، بەڵام من نەمکرد. تۆش زۆر ساکت کرد کە لەسەر ئەمڕانەوە ستایت و بەجێ تێشتم. دووبارە خەریک بوو خۆم دەربازکەم. یەکێ لە دەرگایدا خاتە بوو، وتی چۆنیت، ناڕەحەت نیت؟ وتم چاکم. وتی ئافرەتەکە چی دەکا؟ وتم نووسووە. وتی ساکەواتە بە من بێمەلات. وتم زۆر نەخۆشم، توانای دانیشتنم نییە. کە جوابمدا ڕۆیی، اینجا هەڵسام، منیش خۆم داهێشتە خوارێ. نزیک پەنجەرەی قاتی خوارەوە کەوتم، لە دیوارەکە هەڵبەزیمەوە، دوور کەوتمەوە. کە گەڕامەوە خۆم کێشا بە پەنجەرەکەدا و پەنجەرەکە هاڕەی کرد، شوشە تێکشکا. تومە زەردەکان هاتبوونەوە و ڕایان کرد هاتن دایان گرتم. قەدەرێک لێیان دام، وتیان خەریک بوو ڕاکەی. لە شوێن ئافرەتەکە گەڕان، زانیان ڕای کردووە، کەوتنە تەلاش. جارێ منیان خستە ژێر زەمینەکە، گوریسێکیان هێنا و تون شەفەکیان دام و بەستمیان بە کوپە شەرابەکەوە. زۆر ناڕەحەت بووم، هەرچۆنێ بێ قۆڵی خۆم کردەوە و سەری کوپە شەرابەکەم لادا و بەمەس خواردمەوە تا ئەمەز بووم. کردمە گۆرانی و بەزم. خاتە هات و وتی ئەوە چی دەکەی؟ من وتم ئەیشایی من و تۆ نییە، وا گۆرانی دەڵێم. خاتە پێکەنی، چوو سرایەکی هێنا، وتی با بتکەمەوە. کە سەیری کردم نەبەستاوم. وتم مەترسە، من نابەسرێم، بە هەزار ئاین و ئۆین بەدەمیەوە پێکەنیم. تا بردم ێژوورەکەی خۆی کە لە خوارەوە بوو، پەنجەرەی بەسەر کۆڵاندا بوو. ئەمتوانی لێەوە باز بدەمە کۆڵان. کە چووینە ژوورەوە، وتم تخوا جارێ با نەختێ پشوو بدەین، نەختێک بنووین. ڕاکشاین ئەوم کردە خەو. هەڵسام چوون بۆ لای پەنجەرەکە، وتم نزمە لێەوە باز دەدەمە خوارێ. چونکە شەو بوو، تاریک بوو، شوشەی پەنجەرەکەش پاک بوو، نەمزانی شوشەی پێوەیە. سرم کرد بە پەنجەرەکەدا، شەقەی لێ هەڵسا. تومە شوشەی پێوە بوو، بەجارێ شوشە ورد و خاش بوو، سەری من شکا. خاتە ڕاپەڕی، وتی ئەوە دیسان نیازت بوو ڕاکەی، سابۆم بوەستا، بەخوا ئیتر نەمکردە نامەردی. تا ئەو خۆی گورس کردەوە، من لە پەنجەرەوە بەعزمدا. بانم کرد خوا بتگرێ، ئەگەر بە سەربەستی بەر بدامایە، پاری هەموو شتێکمە دایتێ. لە باخەڵیشدا نووستم، ئێستا منیش و پارەکەشت لە کیس چوو. من وامتوو ئەو کوردێ قیژە و هاوار ها بیگرن دست. منیش تاتی ئەما بوڕام کرد، نیو سەعات ڕام کرد، گەیمە دارستانێک. لامدا دانیشتم، هەندێک حەسامەوە، هەر ئەوەندەم زانی تەپەی پێ پەیدا بوو. لە ترسانە چوومە سەردارێک، هێشتا تەواو خۆم نەشاردبەوە. دوو زەلام پەیدا بوون، بانیان کرد تارمایی سەردار، دێوی درنجی ئادەمیزادی چیت؟ وتم کرمی دارم، قەدەرێ پێکەنین. با پێکەنینەکەیاندا تێگەیشتم کە جەردەکانی لای خاتەنین. زۆر خۆشحاڵ بووم. وتم کارتان ڕاست بێ،
کە ئەوان نین. وتیان ئەوان کێن؟ وتم جەردەکانی ماڵی خاتە. نیوەی سەرگوزشتەکەی خۆم بۆ گێڕانەوە بەزەییان پێم داهات و وتیان دەوەرە خوارێ با بڕۆین، خۆ ئاگادارت بێ. دیستان کەوتمە ڕێ. پێڵاوەکانم لە ئوتێلی خاتە بەجێما بوو، بەپێی خاوسی ملی ڕێگەم گرت. ماندوو مردوو کەمانەکەیشم کە کەوتمە خوارێشکا، نەمدەزانی بەچی دڵخۆشی خۆم بدەمەوە. سا نازانم زۆر ڕۆیشتم یان کەم ڕۆیشتم، دەنگی کەڵەشێرم هاتە گوێ. ئەگەر ئێوە ژوەتان لێ قەوما بێ، ڕێتان ون کردبێ و لەپڕ دەنگی کەڵەشێرتان بیستبێ، دەزانم چەند خۆش و مژدە بەخش بووە. بەرەو دەنگەکە ڕۆیشتم، ڕوانیم دێئێکی 40-50 ماڵیە. وتم ڕەنگە لەم دەیەدا هەواڵی میکایلا بزانم. ڕوون کردە دێکە، هەر ئەوەندەم زانی زەلامێ بە تفەنگێکی درێژەوە بەرەو پیرم هاتوو. لولەی تفەنگەکەی ئاراستە کردم. وتی دەست هەڵبڕا. دەستم هەڵبڕی. وتم چییە؟ وتی بەم شەوە بەم قیافەتەوە چیەکەی لەم دەورە؟ وتم وا بەیانییە، ئەمەندە تاریک نییە. تۆ ئەلفرێد مۆلەر ئەفەندی ناناسی؟ ئەلفرێد مۆلەری لای میکائیلا، ها میکائیلای شاتۆکە کە تەرپیری لێبوو. کابرا واقی وڕما بوو. وتی شاتوو چییە؟ لێرە شاتوو هەیە بەرەگ لێ، ئەمما شاتوو نازانی. تۆ بەم سەرە سوالکەرەتەوە چۆن دەبی بە ئەفەندی؟ من وتم چی بکەم پێرێ منت بدیایە چ کوڕێک بووم. ئەم شەو کە لە ژێر زەمیندا حەبسیان کردم، لە پەنجەرەوە خۆم فڕێدایە خوارێ، لە خۆڵدا گەوزام و چاکەتەکەم دڕاوام لێ هات. ئێستا تۆ چۆنێ بێ دەستێ جلم بۆ پەیدا بکە، اینجا دەمناسی. ئەوتی جارێ ئەم دەیە خەیاتی تیا نییە، ئەنجا تۆش پارەت نییە. ئەگەر پارەت ببێ من دەستێ جلت بۆ پەیداکەم. من وتم بۆ پارە پەکم ناکەوێ. کەوتم پارەم هەیە، پێشم کەوت و چوینە ناو دێ. ئەمە خۆی حەسحەسی ئەو دێیە و منی بردە ماڵی خۆیان. لە دەرگایدا ژنەکەی دەرگای کردەوە. بە ژنەکەی وت بچۆ جلەکان بێنە، دەیفرۆشم بەم پیاوە. ژنەکە چوو سەبەتەیەکی هێنا، گونیەکی بەسەردا دوورا بوو، هەڵی پسڕی، پانتۆڵێکی ڕەشی کورت و چاکەتێکی شینی ژەندرمەیی. ژنەکە وتی کەس جلی وای نەبووە، ئەمە دەجەژنی دیوە، بەشی دەی تریش دەکا. ئەگەر بە من بێ مێردەکەم نەیفرۆشێ چاکە، چونکە زۆری لێدێ و پێوەی جوانە. سەرتان نەئێشێنم، ژنە بە زمانی لووس ئەو جلە کۆنانی بەسەردا بڕیم بە 2 لیرە و جلە تازەکانی خۆشمی بدەمێ. هەی موبارەک نەبێ، زاتەن موبارەک نەبوو. هاتم کیسەی پارەم دەرهێنا، پارەی بدەمێ. ژنە کە چاوی بە کیسە پارە کەوت، زۆری تایە، مرخی لێ خۆش کرد. کەوتە سمتەلەقێ، هات بە دۆر و پشتمدا. وتی ماشەڵڵا چەند کوڕێکی جوانی، ئەوە تۆ ژن و مناڵت نییە؟ منیش فستانێکی جوانم هەیە پێت بفرۆشم. وتم نەخێر ژنم نییە، ڕێم لەبەرە ژن ناهێنم. هەرچەندە بە دەور و پشتمە هات. وتی خوشکێکم هەیە، بەقەدەر خۆم جوانە، ئەو دەدەمێ. وتم کەس شک نابم بەقەد تۆ جوان بێ. ئەگەر ڕاست دەکەی بەقەد تۆ جوانە، ئەو بە تەڕ و تازەیی بۆ مێردەکەت. من بە ئاڵوگۆڕ ڕازیم. پێکەنی وتی بەخوا تەکبیری باش دەزانی، زاتەن مێردەکەشم لێم تێر بووە، بۆیە مناڵمان نابێ. هەرچەندە خەریک بوو بسازێ، بەڵام من داقی ئەو 2 لیرەیەم لە دڵا بوو، بۆی دەرچووم. دیسان کەوتمەوە سەر جادا. هەندێک ڕۆیشتم، لە دواوە عەرەبانەیەکی پۆستا بە گەڕەکڕ هات. لەگەڵ عەرەبانەچیدا ڕێکەوتم، بەدەمارەکە تا هەر شوێنێک دەچێ سوارم کە. سوار بووم. لە ڕێ عەرەبانەچی لێی دەپرسیم بۆ کوێ دەچی. وتم تاویانە دەچم. قاقا دەستی بە پێکەنین کرد. وتم ئەوە دۆزیمەوە، تۆ مێردی سارینای. هێشتا وتم لە دەم دەرنەهاتووە، تۆ پێدەکەنی. وتی دەزانی ویانە چەند دوورە؟ بە 7 ڕۆژنایگەیە. ئیتر لە داخە سەرم نایەوە، لە نێو عەرەبانەکەدا نووستم. سا نازانم چەند نووستم. لەپڕ هەڵی ساندم و وتی دابەزا، وا گەیشتینە دێ. هەرچەند وتم من بایی دەمارک سوار نەبووم. نەخێر وتی لەمە بەو لاوە ناچم. دای بەزاندم. بیرم کردەوە هەژنۆکسی جوانکی لە دەوریاندام. وتیان ئەفەندی ئەم شەو میوانی ئێمە بە. من وتم چاکە. ئەوان لەناو خۆیاندا کردیانە شەڕ. ئەو ئەیوت ئەم شەو لای من بێ، ئەو ئەیوت نەخێر لای من بێ. کردیانم قۆمقۆ. من وتم ئێوە 9 کەسن، 9 شەو لێرە بم، هەر شەوەی لای یەکێکتان. زۆر پێکەنین. وتم شەوی چەندم لێسێنن؟ وتیان ئێمە هیچ پارە ناسێنین، مسافر پەروەرین، میوان لامان عەزیزە. وتم ئەی لێرە پیاو ڕوت ناکەنەوە؟ وتیان نەخێر لێرە شتی وان نییە. هەروە هاتم بە دەور و پشتما،
پێکەنین ئەویان ئەیوت بۆ من لە پڕێکا پیاوێکی ڕیشپی نورانی پەیدا بوو کچەکان وەکو ژنۆکە بسمیلایان لێ بکەن بڵاو دەبنەوە ئاوا ڕایان کرد پیاوەکە پرسی لەکوێوە دێیت بۆ کوێ دەچی وتم بۆ ویانە دەچم وتی بەو نزیکیە من وتم بۆچی دوورە وتی بە پێ نایگەیتێ وتم جارێ نۆشە و لێرە دەبم ئەو نۆکچەی کە لێرە بوون و ڕۆیشتن هەر یەکە بەڵێنی شەوێکیان لێ وەرگرتووم پیاوە نورانیەکە وتی ڕۆڵە ئەوانە هیچ ماڵیان لێرە نییە هاتوون بە ڕۆژ شەتڵە تووتنیان پێ لێ دەدەن بە شەو لە دێبەردا دەنون من ماندوو زۆریش برسیمە ئەو وتی لە دێدا جێیەک هەیە وەکو ئوتێل وایە خواردنیشی تێدا دەست دەکەوێ وتم بە خێری خۆت پیشانم بدا ئیشارەتی جێگەیەکی کرد هۆدەخانوویەکی وەکو گەوەڕی وڵاغ تەنا قەتێکی لە قوڕ دروست کراو کە چوومە پێشەوە دەرگایەکی بچووک لە تەنەکە دروست کراو تەختەیەکی درێژیان بەسەرا ڕایال کراوە هەندێ پەڵمە برنجی ڕاخراو ئەمە قەنەفەی ماروکەنی لۆکس بوو دانیشتم و موچانمدا هیچ کەسێ دیار نەبوو هەتا تیاما بوو هاوارم کرد هۆ خاوەن ماڵ ئەمەندەم شێڕاند خۆم گوێم دەزگنگایەوە لە پاش چەندێ لە کونێکەوە سەر ئیزەلامێ دەرکەوت کڵاوێکی سپی شێتەکانی بیمارخانەی لەسەردا بە تووڕەیەوە وتی کوڕە ئەو هاوار هاوارت لە چییە من وتم مرد و دمرێ برسیمە وتی مردووی خۆ دمرێ پیاوی برسی چۆن ئەوەندە نعرەتەی دەبێ وتم ئەی خۆ ئینشاءالله نابورێمەوە وتی ساکەوە تا ڕاوەستە تا دێمەوە ئەوسا ئیشتیهات ساف دەبێ ڕۆیشت و هاتنەوەی نەبوو منیش زۆر دانیشتم تاقەتم چوو خاوەن ماڵە ڕۆیشت و هاتنەوەی نەبوو دانیشتم تاقەتم چوو وەنەوزمەدا ناچار هەڵسانە سەر پێ دەستم کرد بە پیاسەکردن تا خاوەن ماڵی ناموبارەک پەیدا بوو ئەوسا تەنها کەلەیم دی بوو بەسەر و سەکوتی ئەوام زانی ئینسانە ئێستا کە لەشی دەرکەوت هیچی لە ئینسان ناچوو بەقەدەر باگردێنێک شەڕواڵێکی کورتی شین لە پێیدا بەروانکەیەکی جاوی نەشۆراو بە سنگەوە چاوێکی تێکترشاوی وەکو کونی سوژن لوتێکی کورتی سەرپانی پەرکەدار بچێکی ئەستور ڕەنگێکی سورفل وتی ئەنجا فەرموو چیت دەبێ من وتم چیم بوێ برسیمە بابە ئەو وتی ئاخر چ دەخۆی وتم چیتان هەیە لیستەکەتان بە چ زمانێک نووسراوە ئەو وتی لیسەکەمان هەموو زمانێ فێری نەزانەکە من وتم هەی ناموبارەک لیس و تێڵامان نیشانەدەی ئەو وتی ئەی من چوزانم لیسە چییە من وتم نازانی بە خوێندەوارێک ناوی چێشتەکانت بنووسی لیستە ئەوەیە ئەو وتی کاکە تۆ ئازانی هیچ کارمان نییە لێرە قوتابخانەیەک دابنێین فێری خوێندن ببین ویلسا و ویلیس دەفتەری چێش بۆ من بگرن ئەوەندە مەڕێسا چی دەخۆی خێرا قسە بکە من وتم پیرزۆڵا ئەو وتی ئۆف بەخوا منیش ئەوەم دەستکەوێ بەشی کەسی لێ نادەم من وتم کەواتە مەشکەیەک دۆم بۆ بێنە ئەو وتی ئەفەندی من ماستا و فرۆش نیم من هەمە و نیمە منجەڵێک شۆربا و 3 سەلک پەنیر کامیان دەخۆی بۆت بێنم هیچ چارم نەما وتم شۆربا خاوەن ماڵ گوم بوو پاش قەدەرێک لە بنە کوولەکەیەکە شۆربای هێنا کەفی شین و مۆر بەسەریەوە بوو من وتم ئەوە چییە ئەو وتی ئەوە شۆربای مەردانە من وتم شۆربای مەردان چییە ئەو وتی تۆ بیخۆ دەیزانی بەڵام ئاگات لە دەمت بێ نەسووتێ بە ئاگری تونی حەمام کوڵاوە ئەو یەجگار بەتان باسی دەکرد وتم ئەمە چۆن دەخورێ وتی ڕاوەستا با پیشانت بدەم چۆن دەخورێ ڕای کرد چوو لە ژوورەوە کەوچکێکی قوڵی چێشتێکردنی هێنا و لە کوولەکەی شۆربای هەڵدا فوویەکی لێ کرد و کردێ دەمیەوە مڵچەیەکی لێ هات و قوتیدا دەمێکی بۆ تەقاند و وتی هەی هەی چ شۆربەیەکی ناسک و نازدارە کەوچکێکی تری هەڵگرت وتی ئینجا فێری شۆربا خواردن بووی با ئەم کەوچکەشت لەبەر چاو خۆم تەواو فێر دەبی منیش بیرم کردەوە هیچی تیا ناهێڵێ ناچار وتم ئەوەی کەوچکەکە بۆ من و کوولەکەی شۆرباکە بۆ تۆ کەوچکەکەی دایە دەستم و شۆربای ناو کوولەکەکەی نا بەسەریەوە و هەڵی قۆڕاند و هەڵی چۆڕاند پرسیم لێرە هێلکە دەسەکەوێ وتی ئەگەر پارە هەبێ هەموو شتێک دەسەکەوێ ها چاک بوو هێلکە تاتەوە بیر ژنەکەی من مەشهورە هێلکە و ڕۆنێکی چاک دەکا
با پێی بڵێم هێلکەوڕۆنێکت بۆ بکە قامکی خۆتی پێوە بخۆی. منی ژوتم بابەجان دەغیلتم ئەوەم لەگەڵ مەکە، من بەو پەنجە و بەو قامکە کەمان لێدەم، ئەگەر قامکی خۆم خۆم بەچی کەمان بۆ خانمەکەم لێ بدەم. سەرتان نێشێنم. پاش نیو سەعات خۆی و ژنەکەی هاتنەوە، پارچە تەنەکەیەکیان چاڵ کردووە، دوو هێلکەیان شکاندوتە ناو ئاوەوە و ئەمەندەیان کوڵاندووە بۆ بە بەردی ڕاق. تەنەکەکە بینیم ژەنگاوی بوو، هەموو ژەنگەکەی دابوویە هێلکەکە و سەوزی کردهبوو، وەکو پینەی کەوش لە ناو تەغاراوی پینەچیدا ڕەشەڵ گەڕابوو. هەر پوش و پەڵاشی ناوی بە ئاگر سوتا و کەوتۆتە سەر هێلکەکە. ئەوە هێلکەوڕۆن. ئافرەتەش خۆی عینە نورچەکەی مندۆڵ، کۆڵە بنکەیەکی من لە سنگ دەرهاتوو، هەموو دەموچاوی بە سپیا و سواغ دراو، دوو چاوی وەکو کونە سوژن بە قوڵاچ و پڕلەکل، دەمێکی پانی وەکو سواڵەتی، تەنها دوو ددانی بێڵەکانی لە پووکی سەرەوە ماوە، دەمیشی ئەوەندە چاڵە وەکو قەڵتاغی زین چەناگەی بۆ لای لوتی هەڵکێشاوە. بینیم دووکەڵی پوش و پەلاش چووە بە چاویە، کلەکەی تواندۆتەوە و بەسەر ئەو ڕوومەتە جوانەی ڕێڕێ هاتۆتە خوارێ، وەکو پۆپەشمینی میلمیل جێی دڵۆپەکلەکە دیارە، ڕۆیشتنی وەکو بێشکەی شکاو یەخود وەکو پاپۆڕێک لە نێو شەپۆلی دەریادا. ئەم دیواو ئەو دیو بکە. بە ترپەتر پاتە بەردەم و وتی چۆن هێلکەوڕۆنەکەت؟ ئەوە بەم دەستە ناسک و نازدارە بۆم دروست کردووی، هات دەستیم پێنیشان بدا. وتی پێوپوزیشم هەر جوانە و لە هێلکەوڕۆن بەلەزەتترە. وا کابرای مێردیشی ڕاوەستاوە، منیش ڕووم لە کابرا کرد و وتم ڕاست دەکا ئەوەندە بەلەزەتە؟ وتی هێلکەوڕۆنەکە بخۆ تێدەگەی. دیار بوو بە ئاشکرا نەیدەوێرە دەردی بێتامی بەیان کاو، دەشیزانی هێلکەوڕۆنەکە ناخورێ. ناچار لە برسا هاتم و پوش و پەڵاشم لەسەر هێلکەکە لادا و هەندێکم بەنانی ڕەشی چەودارەوە خوارد. مادام هەر مەدحی هێلکەوڕۆنی دەکرد کە چەند بەلەزەتە، مەبەست یەر خۆی بوو. وتی با لێرە ژنێکت بۆ بێنم، هەر ئەوەندە لە دەمم ترازە. وتم دەسادەی بتبینم. وتی کچێکی زۆر شیرین و جوانم هەیە، بەقەت خۆم جوانە، ئەمما نەختێ لە من کورتترە، ناوی مارگۆیە، حازر و بزر، ئەم شۆ بۆت دێنم. ڕاوەستار ئێستا بانگی کەمە ئێرە، هەر لە خۆیەوە هەڵساو وەکو تەشیلە غلبەوە. ئەوەندەی هێلکەوڕۆنەکەی پێنەچوو، یەکێکی لەگەڵ خۆی کوڵەبنتری هێنا و من دانیشتم و ئەو بە پێوە. هێشتا هەر من کەڵەگەتتر بووم. کەوتی نەگاڵتا. من مەبەستم ئەوە بوو ئەو شەوە نەختێ بە گاڵتە ڕابێرم. بەیانیش زوو هەستم و بۆی دەرچم، کەچی ئەوان بەڕاستیان بوو. وتیان وا بڕایەوە. هەر بەو شەوە هەموو ئاواییان ئاگادار کردەوە کە بەیانی بێنە داوەتی مارە بڕین و خەبەریشیاندا بوو بەڕاهیب سبەی نێزوو حازر بێ. منی ژوتم باشە، بەڵام جارێ زۆر ماندووم، خەوم دێ، لێم گەڕێم با نەختێ بنوم. کچەکە وتی حەو، من ئەم شەو لە خۆشیان نانوم، تۆ هەروە زوو دەنووی بە هەزار ئاین و ئۆین. ئەوانم لە خۆم دوور خستەوە. منیش هیچ خۆم ڕوود نەکردەوە. وتم نەکسبەینێ تا من خۆم کۆ دەکەمەوە بێنە سەرم، هەروە بەجلەوە لێ ڕاکشام. جا سەیری بەختی ناسازم، بەیانی وەختی خەبەرم بۆوە. چواردە ئورم بە ژن و پیا و پاپاس گیراوە. شایکەر کچەیان کردە سەرم، هەڵیان ساندم. پاپاس هاتووە مارەم دەبڕێ. ئەوەندەم پێکرا وتم ڕاوەستن تا دەموچاوێک دەشۆم. وتیان مەسینە و لەگەنت بۆ دێنین. وتم ئاخر ئیشی سەراوم هەیە. بە هەزار حاڵ خۆم گەیاندە دەرەوە. دیچەند سەرم دەخورا. بانگم کرد دەستگیران بە دوعا، لێم داڕام کرد. هەر ئەوەندەم زانی ژن و پیا و گەورە و بچووک شوێنم کەوتن. هەردوو کوڵە بنە، یعنی ژنی ئوتێلچی و دەستگیرانیش بەغلەغل بە دوعمە. بەخوا من لە پێشدا وەکو تیری کەوان دەرچووم و ڕام کرد. تێپەڕیم، بەڵام کوڕەلادەیی لە من باڵاتر بوون، تەنیان پێڵچ نیم. لەو وەختەیشدا جۆگە ئاوێ کاتە ڕێم، ویستم لێی بپەڕمەوە. بیرم کردەوە زۆر قوڵە. لە دواوەشەوە دوو کوڕی لادەیی لێم نزیک ببوونەوە. ناچار لەناو ئاوەکەدا خۆم کوتایە بن پەرچێ، تەنها سەرم بە دەرەوە بوو. شەپقەکەشم ئاو بردی. ئەو دوو کوڕە ئاخری منیان دۆزیەوە و گرتمیان. وتیان هەرت کوژین، یان پارەی ساڵێکی کاسبی خۆمان بدەرێ، یان تەسلیمی خەڵکی ئاوایی دەکەین بۆ ئەوەی سەنگەسارت بکەن. وتم با بە بمپەڕێنەوە. ڕەزام بە ڕەزای خوا 6 لیرەتانە دەمێ، ئاخر پارە بۆتی چاکە. منیان پەڕاندەوە و پارەکەم دانێ، ئەوانیش بەریان دام. ساقە دەرێ ڕۆیشتم، ترسی شوێن کەوتوانم نەما.
لە کەناری ڕێلی دانیشتم بیرمە کردەوە ڕێبوارێک پەیدا بوو هەر وەکو ئەو ڕۆژەی من چۆن لە ماڵی باوکم هاتوومە دەرێ بەج لە شڕەکەمەوە توورەکەی کەمانەکەم کردبووە ملم ئەویش بەو ڕەنگە بەڕێدا دەهات لەگەڵ چاوم بە کەمانەکەی کەوت لە خۆشیانە کەوتمە سەما چوم دەستم کردە ملی هەی بەخێر بەی کابرا وای زانی من شێتم لەوە ترسا کەمانەکەی بشکێنم وتی ئامان چ دەکەی وتم کەمان لێدەم هەر لەوێ دانیشتم کەمانم لە توورەکە دەرهێنا و ماچێکیم کرد و دەستم کرد بەو مقامە هیجرانیەی کە بۆ خانمەکەم لێدا بوو هەر ئەوەندەم زانی کابرا ئاوازێکی بەرز کردەوە دەنگ و سەدایەک دار و بەردی هێنایە جۆش هیچ گیان لەبەرێک ئەو دەنگە خۆشەی نەبوو بیری ڕۆژەکەی ناو بێشەکەم کەوتەوە کە خانمەکەم بە کەمانەکەی من گریا منیش بە دەنگی ئەو کوڕە زۆر گریام کە لێ بووینەوە پرسییم برا کێ و ناوت چییە بۆ کوێ دەچی وتی ناوم فرەدریک شۆلەری ئەڵمانیم بۆ کەش دەگەڕێم وتم بەخوا چاک ڕێککەوتووە فرەدریک منیش ئەلفرێد مۆلەرم تۆ خاوەنی ئەو دەنگە و منیش ئوستادی ئەم کەمانە بین گەنجینەی دنیای ئێمەیە من هیچم پێ نەبوو بیخۆم بەڵام ئەو هەندێ باسوورمە و نانی پێبوو خواردمان و ڕوومان کردە قاپی خودا کەوتینە ڕێ دەمە و ئێوارە ڕێمان کەوتە شارێکی گەورە هیچمان نەمانەزانی کوێیە پرسیمان وتیان ئەم شارە میونخە کاری ڕاست بێ ڕاهیبەکەمان دەرسی جوگرافیای پێوتبووم ئەمزانی لە ئەڵمانیا شاری میونخ هەیە کاتینە ناو شارەوە گەیشتینە بەر دەرگایەکی گەورە دوو سەکۆی هەبوو بە فرەدریکم وت تۆ لەو بەردانی شەو منیش لەم بەرەوە ئاهەنگ بکەین ئێمە دەستمان بە کەمان و گۆرانی کرد لەسەرەوە هەرچی پەنجەرە هەبوو هەمووی کرایەوە ئافرەتی جوان جوان پیرەمێردێکی نورانی سەریان لە پەنجەرە هێنە ئێدەرێ تێرگویان لێگرتین کە لێ بووینەوە ئەمەندەیان پارە بۆ فڕێداینە خوارەوە تەپلەکەی فرەدریک پڕ بوو پیرەمێردەکە ئەوەشی بەکەم زانی ڕیاڵێکی زیوی ئەڵمانی کە 20 مارکی بوو بۆی هاویشتینە خوارێ ئەمانەمان کۆ کردەوە فرەدریک گوتی تۆ هەڵی گرە با پارە لای تۆ بێ منیش کردمە دەسەسڕێکەوە نەختێکی تر ڕۆیشتین ماڵێکی لەوە گەورەتر تووشاتین لەوێش دەستمان کرد بە ئاهەنگ لەوە زیاتریش پارەیان داینێ تێگەیشتین کە خەڵکی میونخ ئەهلی زەوقن لەو وەختەدا پیاوێکات و وتی وەرن بتان بەمە ماڵێک لەوێ گۆرانی بڵێن زۆرتانە دەنێ پێشمان کەوت بردینە قۆناغێک بە قەت سەرایەک بوو هەروە بە باخچە و دیوەخاندا سەری خستین تا گەیشتینە بەشی حەرەم لە ساڵۆنێکی گەورەدا دایان ناین وردە وردە ئەهلی ماڵەکە کۆبوونەوە پیاوێکی زۆر گەورە و کیبار بە خێراتن و ماندوونەبوونی کردین ناوی پرسین و لە پاشان وتی برسیتان نییە من بەتەما بووم بڵێم برسیمانە فرەدریک ئەنیشکێکی تێوە ژەندم تێگەیشتم وتم نەخێر تێرین وتی وا ئێوارەیە ئێستا هیچ مەخۆن ئێوارە ئیشتیهاتان ببێ بۆ تێگەیشتم کە ئێوارە گلمانەداتەوە هەروە وەختمان ڕابوارد ئێوارە ساڵۆنەکە پڕ بوو لە میوان ئافرەتەکان هەر یەکەیان چوونە ژوورێکەوە و خۆیان ڕوت کردەوە و جلی بالیان لەبەر کرد و دەهاتنە شەو ئاهەنگ واتە سەمای بالیا دوایی کچێکی پیانۆژەن چووە بەر پیانۆکە بە منیشیان و تەڵسە بچۆرە تەنیشتی ئەوەوە تۆش بە کەمان ئاهەنگی لەگەڵدا بکە ئەو ساڵۆنە ڕۆنی بریقەیان لە فەرشەکەدا بوو تەنها بۆ ڕێبازێکی باریک پارچە کومارێکیان ڕاقستە بوو قۆندەرەکەم ئەوەندە قوڕاوی بوو ڕووم ناهات بەو قۆندەرەیەوە بەسەر ئەو فەرشانەدا بڕۆم لە لاڕەیەکدا پێم لەسەر تەختە بریقەدارە لووسەکەدانا بەجارێ هەڵخلیسکام مێزێک لەبەردەمما بوو ئەنواع پیاڵەی قاپ و شوشەی لەسەر بوو قڵپم کردەوە هەمووی تێکشکا بە قنێخشکێک گەیشتمە کورسی کچە پیانۆژەنەکە پێم بەر کورسەکەی ئەو کەوت کورسەکەی وەرگەڕا و شڵب بەسەرما کەوت قۆڵی ڕوت و نەرمۆڵا من بە گازی پشتالی ڕاکشام ئەویش بەرەو ڕوو بەسەرما کەوتبوو بەڵام من تەتەڵم شکا بوو زووتەکەم ژانی دەکرد ماڵی ئەوەم نەبوو لەزەتی لێ ببینم هەندێک پێمان پێکەنین هەندێک بەزەییان پێمانە هاتەوە فرەدریک فریام کەوت کشەکەی لەسەر هەڵساندم و منی ڕاست کردەوە بەڵام حاڵم نەبوو غیرەتم دایە بەر خۆم بەوە چاک بوو
تەڕپیری خۆم سارینا لەوێ نەبوو فەریقم بکاتەوە. خاوەن ماڵ بە ڕێزەوە پرسی هیچ کوێت نشکاوە؟ وتم کاشکێن بنم بشکایە و ئەوەندەم خەسارە نەدایە. وتی تۆ خۆشبی قەی ناکە. چارەکە سعاتێکی شەو ئاهەنگیان پەک خست تا ژانەکەم شکا و کچە پیانۆژەنەکە چووە و سەر پیانۆکە و منیش چوومە لایەوە. کەمانێکی وام لێدا تۆڵەی هەموو خەسارەتەکەم کردەوە. فرەدریکیش تەمەن درێژ بێ ئەمەندە جوانی خوێند خەمی لە دڵی کەسدا نەهێشت. ئەنجا پشوویەکماندا و دەستمان کرد بە شەمپانیا خواردنەوە. هەر من ئەم خواردەوە و فرەدریک لێم تووڕا بوو. فایدەی نەبوو، ئەوەندەم خواردەوە تا هۆشم تێدا نەما. هەڵسام نوتقێکم دا و ورد و درشت پێکەنین. اینجا کەوتنە دانس جوتە جوتە ژن و پیاو بەیەکەوە هەڵدەپەڕین. من کەسم بۆ نەمابۆوە. کچێ لەبەر دەرگا وەستا بوو لە پێش چاوم جوانی ئەنواند. ڕام کرد چوومە بەردەمی کوڕنووشێکم بۆ برد. وتم وەرە من و تۆ دانس بکەین. کچەدایە قاقای پێکەنین و ڕای کرد. چوومە بەردەمی خاوەن ماڵەکە. وتم بۆچی من بە پیاو نازانن لەگەڵم هەڵناپەڕن؟ ئەو وتی ئەوەی تۆ چوویتە لای کارەکەرە بۆ ئەو ناشەی لەم ساڵۆنەی ئێمەدا دانس بکە. وتم ساکەوە تا خانمێکم بدەرێ. پێکەنی وتی ئەمانە بە من نابەخشرێن دەبێ خۆیان ڕازی بن. خانمەکان کە گوێیان لەم گفتوگۆیی من و ئاغا بوو ئاغا بوو دەستیان بەردا بە پێکەنینەوە لێم کۆبوونەوە. ئەویانەیوت فەرموو لەگەڵ من، ئەوی تریانەیوت فەرموو لەگەڵ من. لەناو خۆیاندا 4 شۆڕە ژنی بە گوڕی زۆرداریان هەڵبژارد. 4 پەلیان گرتم، مەشکەژەنیان پێکردم. نەخێت جۆشم نەدەنیشتەوە تا فرەدریک قۆڵی گرتم و لە ساڵۆنەکە بردمیە دەرەوە. هۆدەیەکیان نیشان داین کچێکی کارەکەر لەگەڵماندا هات جێگەی بۆ ڕاخستین. بە سەرخۆشیەوە دەستم کردە ملی. وتی چی دەکەی؟ وتم ئەی ئاغا پێی نەوتی؟ وتی هەینا مبارەک سیخۆرمەیەکی لێدام. ئەوەندە سەرخۆش بووم کەوتم. خۆشی ڕای کرد. اینجا فرەدریک لێم تووڕە بوو. وتی ئێستا خاوەنماڵ بزانێ تۆ وا دەکەی دەرمان دەکا. وتم جابا دەرمان بکە، پارەی زۆرمان پێیە بۆ خۆمان دەچینە ئوتێل.